بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک پڕگە بابەتی جیاوازەوە. بۆیە هیواخوازم تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کەم تەوەرانەی کە ئێستا باسییان دەکەم لەگەڵ میوانی تایبەت کە هەمانە و لەسەریان باس و خواز دەکەین پێشکەشتان بکەین. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر چۆنیەتی داواکاری ماف و ئازادیەکان. دیارە هەر جارێکە خۆپشاندانێک سەر هەڵدەدات ئیدی سەرکوتکاری بە زەبری هێز و هێزانیەکان دەست پێ دەکات. زۆر جاری ژەم قسەیە زۆر دەوترێت، تەنانەت لایەنی حکومی و لایەنە بەرامبەرەکانی ناڕزایەتیەکەش دەڵێن ئێمە بە هەموو شێوازێک پشتیوانی داواکاریەکانیان دەکەین، بەڵام دەبێ خۆپیشاندەر و تێکدەر لە یەک جیا بکرێتەوە. ینی بە جۆرێکی دیکە ئەوانەی کە خاوەنی مافن نازانن چۆن داوای مافەکانیان بکەن کە وەڵام بدرێنەوە. ئەگەر بە ئارامی و لە شوێنی خۆیان بایکۆت بکەن زۆر جار بێوەڵامن. ئەگەر بێنە سەر شەقام تونند و تیژیان بەرامبەر دەکرێت. ئەگەر هێندێک خۆپشاندانەکانیان درێژە پێ بدەن دەستی تێکدەر ڕەنگە هەندێک جاریش بچێتە ناویان یاخود وەکو تێکدەر سەیریان بکرێ و ناوزەت بکرێن. بۆیە لەم کۆمەلگایەدا کە زۆر شت ئێستا لە شوێنی خۆی نەماوە بابزانین چۆن داوای ماف و ئازادیەکانی خۆمان بکەین کامە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە. تەوەری دووەمیان ئەمڕۆ یا دوو ڕۆژە کە خوێندکاران و قوتابیانی زانکۆپیمانەکان لەسەر شەقامن بۆ داواکردنی ماف و ئازادیەکانی خۆیان بە تایبەتی کە داواکاری سەرەکیان دەرماڵەیە وەک یەکێک لە خوێندکارەکان دەیوت بچووکترین داواکاریمان دەرماڵەیە. بابزانین هەموو جارێک توێژێک کە خۆپیشاندان دەکات ئایا ڕێکخراوە پیشەییەکان یا هاوپیشەکانیان چۆن دەبێت پشتیوانیان بن؟ ئایا تەنها ئەمە بەسە یاخود کاتێک قوتابیەک لەسەر جادەیە دەبێت ڕێکخراوە پیشەییەکانی تابەت بە خوێندکاران و قوتابیان یاخود دایک و باوکەکانیشیان لەسەر شەقامن لەگەڵیان بۆی کە پشتیوانیان بن، یا تەنها پشتیوانیەکە لە سۆشیال میدیا و میدیاکانەوە دەبێت. ئەوەش میوانێکی تایبەتمان دەبێت کە قسە لەسەر ئەو بابەتە دەکەین کە ئەمە دوو تەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان دەبێت لەگەڵ ڕووماڵی خۆپشاندان و ناڕزایەتیەکان کە دەست پێ بکەن لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە. دەستپێک دەچینە لای کەش و هەوای شار و شارۆچەکان بابزانین پلەکانی گەرما ئەمڕۆ چۆنە. بەڵازیزان دیارە وەک ئاماژەمان پێکرد قسە لەسەر ئەوە دەکەین کە چۆن داوای ماف و ئازادیەکانی خۆمان بکەین. لە هەڵەبجەوە میوانێکی تایبەتم دەبێت، ئەویش بەڕێز مامۆستا دانا عەبدول چالاکی کۆمەڵی مەدەنی. کاک دانا زۆر سپاس بۆ دەرفەتە، سپاس دەکەم لەوەی کە لە هەڵەبجەوە میوانمانی ڕوون و ئاشکرایە خۆپشاندانەکان دوو ڕۆژە هی قوتابیانی زانکۆ پێمانەکان دەستی پێکردووە و ئەم ڕۆژ دیارە لە هەندێک شوێن دەستیان پێکردوێتەوە. دەمەوێت بزانم با لەمانەوە دەست پێ بکەین. ئێستا ئەم قوتابیانە چۆن داوای ماف و ئازادیەکانی خۆیان بکەن کە بە تێکدەر ناوزەت نەکرێن، بە زەبری هێز و بە شەق وەڵامیان نەدرێتەوە، لە هەمان کاتیشدا داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێت.
بەڵێ سپاس سەرەتا دەستخۆشی بۆ جەنابتان بۆ ئەمڕۆ ماڵە لە ڕاستیە خوێندکاران هەر بە مەدەنی داوای مافی ڕەوای خۆیان کردووە و بە شێوازێکی ئاشتیانە بەڵام ئەوە دەسەڵاتەوە کاکەوا وای پیشان بە تەلەبە تونند و تیژی ئەکاوە خوێندکاران بەنا بۆ کاری ناشارستانی و نامەدەنیە بن هەرچەند ئەگەر هەر خوێندکارێک یا هەر چین و توێژێکی تر پەنا بۆ تونند و تیژیش بەرێ بۆ کارێکی ناشارستانیش بەرێ لە ڕاستیە ئەو کەسە تاوانبار نییە بەڵکو ئەوە دەسەڵاتە تاوانبارەکەەوە گوێ بۆ زمانی گوڵ ناگرێم خەڵک مەجبورە زمانێکی تری لەگەڵ بەکاربێنێ بەداخەوە کاڵێن چەندین ساڵە خەڵک لە هەرێمی کوردستان هەموو چین و توێژەکان بە مامۆسایان بە تەندروستکاران بە قوتابیان بە هەموو چین و توێژەکانی تر تەنانەت پێشمەرگە دێرینەکان و زیندانیانی سیاسی ناڕەزایەتیان دەربڕیەوە بە زمانی گوڵ لەگەڵ دەسەڵات قسەیان کردووە بەڵام ئەم دەسەڵاتە خۆی بە گولە هاتوۆتە سەر حکم بەداخەوە لە زمانی ئاگر و ئاسن تێگا ئەبینین هەر جارێت تونند و تیژی لە خۆپشاندانێک کاکەوێتەوە نەتیجەی باشترە لەو خۆپشاندانانەی کەوا هیچ جۆرە تونند و تیژێکی تیان ناکەوێتەوە ئەمە ئەم دەسەڵاتە پێمانەڵێ بە خەڵکەڵێ ئەڵێ خەڵکینە ئێمە گوێی زمانی گوڵمان نییە گوێی زمانی ئاگر و ئاسنمان هەیە بەداخەوە کەوایەوە ئەگەر هات و خوا نەخواست هەر شتێک ڕوویدا ئەبێ هەمومان لۆمەی دەسەڵات بکەین و ئەوە دەسەڵات خۆیەتی پاڵ بە خەڵکەوانێ بەو ئاقارا بڕوا بڕاتە ئەو ڕێگەیە و لە هەموو دنیاش تا ئەندازەیە تونند و تیژی لە خۆپشاندانی مەدەنیە بێ بەڵێ خۆپشاندان مەدەنیە تا ئەو کاتێکەوە دەسەڵات گوێیەکێ بێ بۆ بیستن چاوێکێ بێ بۆ بینین کە گوێیەکی نەبوو بۆ بیستن چایەکی نەبوو بۆ بینین ئەبێ وردەورە تەسعید بکرێتە ئەو حەدەی کە ئەو دەسەڵاتە یەتە سەرخەت و بە جددی گوێ بۆ خەڵکە گرێوە چاوی ئەو ناعەدالەتی و زوڵم و ستەم و نادادیە بینە کە هەیە زۆر باشە بۆیە کە تێکدەری و ئەمانەش بدرێتە پاڵ بەڵێ ماوەسەدانە ئایا بەڕاستی ئەگەر کۆمەڵێک یا توێژێک کاتێکە داواکاریەکشان هەیە بە یاداشت حکوومەت وەڵامیان نەداتەوە داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکە کە ینی ئەوە داواکاریەش مافێکی ڕەوا و سەرەتایی خۆیانە خۆی لە ئەسڵا مافی سەرەتایی ئینسان مافی یاسایی خۆی مافی دەستوری خۆی پێویستی بە داواکردن نییە بێ حکوومەت خۆی بە ئەرکی ئەخلاقی و یاسایی خۆی هەڵسێ بەڵام بەداخەوە ئێمە بۆ مافە سەرەتایەکانی خۆشمانە بێ ناڕزایەتی دەربڕین دەنگ هەڵبڕین داکۆچی بکەین لە مافەکانمان و داوای بکەین بە هەزار چەند و چوون اینجا بە نیوە ناچڵی مافێکی سەرەتاییش بدرێ بە وڵاتیان ئەمە لە حکوومەتە شمولیەکانی دنیاشانیە بەڕاستی نازانم ئەم هەرێمە چ ناوێکی لێ بنێن بەداخەوە کە خەڵک بە ئومێدێک ڕاپەڕینی کرد دەسەڵاتێک بێتە ئاراوە کە لەو دەسەڵاتانەی پێشووی عێراق خەڵک لە ژێر سایە ئاسوودەتر بێ بەڵام بەداخەوە ئاسەوەرە ڕاپرسی بکە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە ڕزگاربوون لەم دەسەڵاتە دەنگی زۆر زیاتری ئەنێ لەوەی خەڵکیەک ئامادە بێ لە سایەیە بژی ئەبینین گەنجانمان چۆن سەری خۆیان هەڵەگرن بۆ ڕێگایەکی هاتوونەهات بۆ داهاتوویەکی نادیار بەداخەوە کە زۆرێکیان لە ڕێگا گیانە سپێرن زۆرێکیان بێسەر و شوێن ئەبن و ئەو هەموو ناڕەحەتی و چەرمەسەریە بەسەر خۆیانیان بەس لە ژێر سایی ئەم دەسەڵاتە ڕزگاریان بێ ئەگەر ئەم دەسەڵاتە زەڕێک شعوری هەبوایە ئەبوایە هەر دوای ئەو کۆچی لێشاوی گەنجانی وڵاتەکەی کە داینەمۆی گەشەکردنی وڵاتن لە وڵاتەکەەوە کۆچەکەن بۆ وڵاتانی تر بۆ ژێر دەسەڵاتەکانی تر کە هاوزمانی خۆیان نین و وڵاتی بێگانن لەوێ خۆیان بە ئاسوودەترەزان نەبووە ئەم دەسەڵاتە باری بکردایە و خۆی خواحافیزی لە خەڵک کردایە بەڵام بەداخەوە شعورە نییە. زۆر باشە دوێنێ بینیمان کە لە سلێمانی چۆن ڕەفتار لەگەڵ قوتابیانی زانکۆ پەیمانەکان کرا چۆن شەق لە کە لەی سەری خوێندکار درا چۆن شکۆی زانکۆ شکێنرا ئایا لەم کاتەیە کە بەم شێوازە وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە قوتابی ئیدی چۆن داوای مافی خۆی بکات؟ خوێندکار بە بەردەوامبوونی لەسەر هەموو چین و توێژە کە مافێکی ئەخورێ بەردەوامبوونی لەسەر داکۆکی لە مافەکانی خۆی وەسووربوونی لەسەری و سازش نەکردن و باوەڕ نەکردنی بە بەڵێنە درۆدە لە سەو تاکتیکیەکانی دەسەڵات
ئەیگەێنێ بە ئەنجام بە دڵنیاییەوە با هەر بە ئاشتیانە و بە مەدەنیانە بێ هیچ تونند و تیژێکی شتیانە بێ بەردەوامی بەردەوامبوون زامنی دەستکەوتنی مافەکانە کۆڵدان و ساردبوونەوەش بەڕاستی دەسەڵات شاگەشکەکە و تۆش لە مافەکانی بێبەشەکە. بەنسبەت شکاندنی شکۆی خوێندکار و زانکۆ و مامۆسای زانکۆ و بواری ئەکادیمی و پەروەردەیی و فێرکردن لە هەرێمی کوردستان تاسە نیە هەر لە زۆر شکۆیان شکێنراوەوە شکۆی تاکی کورد بەگشتی هەموو چین و توێژەکان شکاوە بۆیە داواکاری ئەم خوێندکارانش لە ئێستا بەڕاستی داواکاریەکە سەرجەم چین و توێژەکان پێوە پابندن و پێویستە هەموو چین و توێژەکان بێنە سەرجادە لەگەڵیان ئەوانە هەمویان کوڕی خۆمانن کچی خۆمانن و گرفت بۆ ئەوان دروست بێ بۆ خانەوادەکانیشیان دروستە بێ خانەوادەکانیان لە هەموو چین و توێژەکانە بۆیە ئەرکی هەمومانە کە پشگیری لە داواکانیان بکەین و بە مەیدانی بینە سەر شەقام لەگەڵیان و ئامادە بین باج بین و لەگەڵیانە هەر ناڕەحەتێکیان تووشە بێ تووشی ئەمەش بێ هەتا ئەگەن بە ئامانجەکانیان ئەگەر هاتوو ئەوانمان تەنیا بەجێڵا ئەبێ گلەیی لە خۆمان بکەین نە لە خوێندکاران نە لە دەسەڵاتیش ئەوە جێشتنی ئێمە ئەوان ناگەیەنێ بە ئامانجەکان. زۆر باشە زۆر جار کاکدانا لەسەرم قسێت کە دەڵێ دەبێ هەموو چین و توێژەکان بۆ نمونە ئیدی بێن پشتیوانی قوتابیان بکەن بەڵام سیر دەکەیت لە بەیاننامەکانی دەسەڵات یا بەرامبەر یا ئەوەی کە لاینی ئیداری و پێوەستە بە جێبەجێکردنی داواکاریەکانەوە دەڵێ خەڵکی غەیرە قوتابی لە ناو خۆپیشاندەرەکانان واتە تۆیەک گەرۆک و دایک و باوک بڕۆی تۆیەک وەکو چالاکی مەدەنی بڕۆی وەکو تێکدەر یاکو خۆت وەکەوەی کە پەیوەست نیە ئەم داواکاریە بە تۆ بۆچی بەشداریت کردووە ئەمە کەنە پاساوێک بۆی کە بڵێن خۆپیشاندان بەراڕێدا دەبڕێ یا ئەمانە قوتابینین ئەمە دەبێتە پاساو بۆی کە من و تۆ ئەمڕۆ سبەینێ بەشداری خۆپیشاندانی قوتابیانی زانکۆ پێمانکان نەکەین و پشتیوانیان نەکەین یاخود دەبێت پشتیوانیەکە بەزە سۆشیال میدیاوە بێت. بەڵێ لە ڕاستی ئەوە قسێکی چاواشەکارانەیە ئەو تۆمەتانە ئەسڵ وایە خەڵکی غەیرە خوێندکار بێنە سەر خەد وە زیاتر چونکە ئەوەی کە بارگرانی بۆ دروستە بێ خودی خوێندکارەکە نییە دایک و باوک و برا گەورە و خوشکی گەورە و کەسوکارەکەیەتی بارگرانی بۆ دروستە بێ لە ئەنجامی نەدانی دەرماڵە بۆ خوێندکارانە بۆیە هەموو ئەم بابەتە بابەتێکی تەزامونی هەر کاری مەدەنی کۆمەلگا بە گشتی کێشەکانیان وابەستن بە یەکەوە و ئەبێ هەوڵەکانیان تەزامونی بێ و هەمویان دەستباری یەک بگرن لەگەڵ یەک ئێمە کاتی خۆی کە لە ناڕزایەتی مامۆسایان یەکێ لە گرفتەکانمان ئەوە بوو کە چین و توێژەکانی تر هەستیان بەو بەرپرسیارەتێ نەکرد بێنە سەر خەت لەگەڵ ئێمە و بێنە سەر شەقام بە تەنیایان هێڵاینەوە ئەمانەوێ ئەوەی کە بۆ ئێمە دروست بوو بەڕاستی بۆ خوێندکاران دروست نەبێ خوێندکاران یەک ئامانج بپێکن لێرە بەس هۆشیاربوونەوە و بەخەبەربوونەوەیان بێ لە داکۆکی لە مافەکانیان و وەک لەمە و پێش بە بێدەنگی نەمێننەوە ئەمە گەورەترین سەرکەوتنە بۆ گەنجان لە هەرێمی کوردستان و بۆ زانکۆ بۆ دەنگە ناڕازیەکان بۆیە بە شانازیەوە ئێمە کە خوێندکاری زانکۆنین ئامادەین و لەسەر شەقامە بین لەگەڵیان و ئامادەی هەموو بازدانێکین لەسەر ئەم بابەتەوە بە شەرەفێکی گەورەی شێزانین و بە ئەرکی ئەخلاقی و پیشەیی و مرۆڤانەیی خۆمانی ئەزانین بەڕاستی کە بین پشگیریان بین و نەهێڵین تەنیا بن بەڵێ ئەوان هەرخۆیان نین و خەڵکی دەرەوەی زانکۆش بە ناڕاستەوخۆ هەمووی بەشدارە لەم بابەتەوە هەمووی زیانمەندە لە نەدانی ئەو داوایانەی کە خوێندکارانی کە زۆر باشەکە دانا بۆچی لەگەڵ هەموو جارێ خۆپیشاندان و ناڕزایی کە داواکاریەکیانێ بۆ نمام جارە دەرماڵەیە سیرێکی باس لە ئازادیش دەکرێت چۆن داوای ئازادی بکەین. بەڵێ لە ڕاستیا داواکان زۆرن بەڵامێکێ لە سەرەکیترین داواکان داوای دەرماڵێ داوای باشکردنی بەشە ناوخۆییەکانە کە بۆ نمونە من باسی هەڵەبجەکەم بەشی ناوخۆیی معقولە ژوورێک ژووری 4 نەفەرە 12 نەفەریتایە یعنی سجنی جوانیە بەڕاستی زیندانیش بەم جۆرە نییە کە لەوە لە بەشە ناوخۆیەکانی زانکۆی هەڵەبجەیە لەگەڵەوە
زانکۆی هەڵەبجەی توانی هەموو بەشە ناو خۆیەکان تەجهیزکە و تەلەبەی هیچ کێشەیەکی نەبێ و بە شێوازێکی باشی ژیانیان بڕوا بەڕێوە بەڵام کەم تەرخەمی زانکۆ کەم تەرخەمی وەزارەتی خوێندنی باڵا حکوومەت لە زانکۆی هەڵەبجا وای کردووەکەوە بەشە ناوخۆییان نەبێ تەلەبەی ئابێ بڕوا لە سجن خراپتر لە ژوورێکی 4 بە 5 12 نەفەریتیا بژی کە بە ئاستەم گیانە بێتەوە ڕاکشێن چۆن نەتوانێت بخوێنێتە لەبێ لێرە ببورن ئەمە یەک دووهەم یا ئەبێ خانوویەک بگرێ لە ناو شارە ئەمەش بارگرانی بۆ دروستەکە خانوویەکە گرێ بە 250,000 بە 300,000 بەڕاستی ئەمە بێزگەوەی کە دەرماڵی نییە بە شەناوخۆییشی نییە بارگرانیکتری بۆ دروستە بێ خاتە سەر کەسوکارەکەی ئەو کەسوکارەی کەوایەن هاودەنگن لێرا و خەڵک لۆمەیانەکە لەسەرەوەی ئەمانە بارگرانی بۆ خێزانەکانیان بە بۆنەی کەم تەرخەمی زانکۆوە دروست بووە بۆیە ئەمە بابەتێکە بابەتی ئازادیش بابەتێکە کە هەمومان پێوە ناڵێنین ئازادی بە معنای کەلیمە نییە ئازادی سۆشیال میدیایە بە ئارەزوی خۆت قسە بکە بە ئارەزووی خۆت ڕەخنە بگرە بەڵام ئازادی نییە بیتە سەر شەقام بە دڵی خۆت داوای مافەکانت بکەی 1001 تۆمەتێ بۆ دروستەکەن پەلامار دەدەن خراپتر لە مفەوەڵ شەماڵ و ملازم محسین هەموو ئەو هێزە ئەمنیانەیەنە پێشەوە لێت و وەک درڕندە بەرە بنەگیانی کشان و کوڕانمان بەداخەوە ئەوەی کە داوای ئازادیەکە ئەو دیمەنە قێزە و نەنا مرۆڤانەیەکەوە هێزە ئەمنیەکانی سلێمانی بە تایبەتی کەوا بەرامبەر بە کچان و کوڕانی ئەو شارە و دەرەوەی شار کردویانە کە مێژوویەکی ڕەشی تر پەڵەیەکی ڕەشی تر چووە ناو مێژووی ئەو هێزە ئەمنیانە و حیزبەکانیانەوە بەداخەوە زۆر باشە هەموو جارێکە ناڕزایەتی دەست پێ دەکات یا داواکاری ماف دەست پێ دەکات دەسەڵات هەموو ڕێکارەکان دەگرێتە بەر بۆ کۆتایی هێنان بەو فشاری کە لەسەرەتی لە نمونە ئێستا لە شەوی ڕابردووە بە شەناوخۆیەکانی داخستووە دەبێت کاتژمێر حدەی بەئسەر لە بەیانی ئەمڕۆ هەمویان دە شەناوخۆیی چۆڵ بکەن لەبەرەوەی دەزانێت بەشێکی زۆری ئەو قوتابیانە لە بە شەناوخۆیی دەمێنەوە بۆی پەرتەوازەیی بە خۆپشاندان و ڕێژەی خۆپشاندان دروست بکە ئایا لەم کاتانەیە چۆن دەبێت ئێمە سوقل و قورسایی ناڕزایەتیەکە کە داواکاریەکە مافێکی سەرەتایی قوتابیانە بیپارێزین و بمێنێتەوە بەردەوام بێت تا و کاتی جێبەجێ دەکرێت خۆی لە ڕاستیە دەسەڵات ڕێگای جۆرا و جۆری زۆر زۆری هەیە بۆ پەرتکردنی خۆپشاندەران هەمیشە ئێمە مێژووی زۆرمان هەیە لەگەڵ ئەم دەسەڵاتە لەگەڵ هەوڵەکانی تاکتیکەکانی بۆ ساردکردنەوەی خەڵک و بۆ فشارکردن لە خەڵک و بۆ هەڵخەڵەتاندن و چاواشەکردنی خەڵکی بۆ ئەوەی ساردیان بکاتەوە لە ناڕزایەتیەکان یەکێ لەو هەنگاوانەی دەسەڵات لە ڕێی زانکۆکان وەزارەتی خوێندنی باڵایشەوەی کە ئەوەیەکەوە بە شەناوخۆیەکان چۆڵەکەن بە بیانووی جۆرا و جۆر و بەڵام خوێندکاران زۆر لەوە هۆشیارترن بۆ نمونە لە زانکۆی هەڵەبجە ئەوەتەی بینن سەدان خوێندکار بڕیاریان داوە چۆڵی ناکەن بە شەناوخۆیەکان و ئەمە بە پلانێکی دەسەڵات دەزان بۆ سارکردنەوەیان واڵێن ناڕۆینەوە بۆ ماڵەوە بیکەنە عوتڵەش عوتڵەکان ئێمە ناچینەوە لێرە ئەبین و لێرە داکۆکی لە مافەکانی خۆمانەکەین بۆیە خوێندکاران من تەسەورەکەم خەڵکێکی هۆشیارن باش لە فێڵەکانی دەسەڵات تێگەشتون گرنگەوەی ئینسان ئەو خەڵکە ناڕازیە هەرگیز نەچێتە ژێرباری بڕیارە چاواشەکارانەکانی دەسەڵات و بەڵێنە نادروستە نامەنتیقیەکانی دەسەڵات کە هەمیشە خەڵکی پێخەڵەتانەوە و بەڕێکردون تاسارد بوونەتەوە بۆیە گەرموگوڕی خوێندکاران ومێدێکی زیاترە بەخشێ ئەمڕۆ دوای و بڕیارانەی حکوومەت خوێندکاران من تەسەورەکەم زۆر گەرم و گورترن لە ڕۆژانی تر دەستخۆشییان لێکەم و پشگیریانەکەین زۆر باشە ئەو زەبر و زەنگەی کە دەسەڵات بەکاری دێنێت تا چەندە هۆکارە بۆ ساردبوونەوەی ناڕزایەتی و داواکردنی ماف لە هەولێر شەق لە مامۆستا دەدرێت لە سلێمانی شەق لە کەلەی قوتابیەکەی ئەمانە تا چەندە وا دەکات کە ئەوەی کە حەقە بە مافی خۆی ئیدی سەڵ بکاتەوە لە داواکاریەکانی وڵی ئەگەر کاکدانا تا چەندە زەبروزەنگ کە بەرامبەر بە قوتابیان و مامۆستایان بەکاردێنرێت تا چەندەم زەبروزەنگە هۆکارە بۆ ساردبوونەوە لە داواکردنی ماف بەڵێ ئەو زەبروزەنگانە هەمیشە خەڵک ڕقەستورترەکە بە پێچەوانەوە دەسەڵات
وازانێ خەڵک سەرکوتەکە بەوە و بێدەنگیانەکە نەخێر بە پێچەوانەوە هەتا خەڵکی ئەو وێنانە ببینێ خەڵک زەبروزەنگ بەکارێنێ زیاتر ڕقەستورترە بێ و سوورترە بێ لەسەر داواکانی. ئەگەر ببینین لە دوو حاڵەتە خەڵک لە ڕەتفعلا پەلاماری هێزە ئەمنیەکانی داوە خوێندکاران وەک تۆڵەکردنەوەی خۆیان لەوان کە زۆر نامرۆڤانە لە خوێندکارانی کچ و کوڕیان داوە، سایت و پەیجەکانی دەسەڵات تەنها ئەو لەختانیان پەخشە کرد کە ئەدرێ لەو یەک دوو هێزە ئەمنیە بۆ ئەوەی عەتفی هێزە ئەمنیەکان ڕاکێشن ڕقەستوریان کەن بەرامبەر خۆپشاندەران و سوورتریان کەن لەسەر ئازاردانیان. هەمیشە ئەڵێ لكل ضغط انفجار، هەموو فشارێک کاردانەوەیکی بەهێز بە دوای خۆیانە، بۆیە هەتا زەبروزەنگ بەکاربێنن خەڵک گەرم و گورترە بێەوە ناکشێتەوە و پاشەکشە ناکا بە دڵنیاییەوە. زۆر سپاس زیانی خۆیانە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستادانا عەبدول کە لە هەڵەبجەوە میوانمان بووی. سپاس بۆ میوانداریەکەت. بەڵازیزان ناوبڕێکی کورت وەردەگرین و لە دوای ناوبڕەکە پێچان دەگەینەوە لەگەڵمان بەردەوام بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان دیارە خۆپشاندانی قوتابیان لە زانکۆ پەیمانەکان لە هەڵەبجە گەرمیان و لە سلێمانی دەستی پێکردووەتەوە لە هەولێریش بەپێی ئەو زانیارانی کە پێمان گەیشتوون لە بەردەم زۆرینی بەشە ناوخۆیەکان هێزەمنیەکان جێگیر کراون بۆی کە نێڵن گردبوونەوە خۆپشاندان ساز بکرێت. دیارە داواکاری سەرەتایی یا یەکێک لە داواکاری سەرەتاییەکانی قوتابیان لە زانکۆ پەیمانەکان دابینکردنی دەرماڵەیە کە لە ساڵی 2014ەوە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە. هەر قوتابیەک کە لە بەشە ناوخۆیی دەمێنێتەوە 60,000 دیناری پێدەدرێت، یاخود ئەگەر لە هی دەرەوەی شار بێت 100,000 دیناری پێدەدرا. بەڵام ئەم مافە ئێستا ڕاگیراوە و دوایەوەش کە دیارە ئێستا موچە وەکو خۆی لێ هاتووەتەوە، نرخی نەوت بەرز بووەتەوە، داواکاری قوتابیان لە جێگەی خۆیەتی، چونکە بە بڕوای حکوومەت هێرێمی کوردستان لە ئێستادا کە قەیرانی دارایی توانیویانە پێنەوەپەڕۆیەکی بکەن، دیارە ئەوانش مافی خۆیانە کە داواکاریەکانی خۆیان جێبەجێ بکەن. ماوەی 3 ڕۆژە قوتابیان لە سلێمانی کە خۆپشاندانیان دەست پێ کردووە، هێزەمنیەکان بە زەبری هێز بە شەق بە بۆکس کۆتایی بە خۆپشاندانەکان دێنن و لە دوێنێ دیارە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بڕیاری داخستنی بەشە ناوخۆیەکانی داواکات ژمێر دەیسەر لە بەیانی ئەمڕۆ، بەڵام جارێکی دیکە ئەمڕۆ خۆپیشاندان دەستی پێکردووەتەوە و لە هەندێک ناوچەدا دەرچوانی زانکۆ پەیمانەکان کە تا ئێستا دانەمەزراون چوونەتە
پاڵ قوتابیان و خۆپیشاندان و ناڕزایەتیەکانیان دەست درێژە پێدەدەن بۆی کە ئەوانیش مافی خۆیان کە دامەزراندنە وەرگرن. واتە هەموو ئەمانە دەیانوێت فشار بێ بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە مافەکانیان بۆ دابین بکە و لەلایەکی دیکەوە کە لە ماوەی ڕابردوو دابینیمان مامۆستایانی وانەبێژ لەسەر شەقامەکان بوون، فەرمانبەرانی گرێبەست لەسەر شەقام بوون. هەموو ئەمانە داواکاری مافی خۆیان هەبوو، بەڵام تا ئێستا هیچ کام لە داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. ئەوەی دوێنێ لە سلێمانی ڕوویدا ئەو زەبر و زەنگەی کا بەرامبەر بە قوتابیان بەکارهێنرا، بە تایبەتی بینیمان چۆن شەق لە کەلەی سەری خوێندکار و قوتابی درا. ئەمە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و بگرە دواتر ناوەندە گیانەکانیش تووشی شۆک دەکالەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ قوتابیەک دەکرێت کە هاتوۆتە سەر شەقام و داوایەوە کە 6,000 دینارەکەی پێ بدرێتەوە. دیارە بینیمان چۆن شکۆی زانکۆشکێنرا و حرەمی زانکۆشکێنرا لەلایەن هێزانیەکانەوە کە هەموو ئەمانە پێچەوانەی بڕیار و یاساکانن کە حرەمی زانکۆ بە هیچ شێوازێک هێزانیەکان بۆیان نییە بچنە ژوورەوە. ئەوەی کە دوێنێ لە بەشێک لە تێڕامانەکان بوون پارێزگاری سلێمانی بوو کە بێدەنگە بەرامبەر بە هەمووانەی کە بەرامبەر قوتابیان دەکرێت لە کاتێکا ڕخنەی لێدەگیرە. پێشتر خۆی مامۆستای زانکۆ بووە ئەو سەردەمەی 2011 کە پێشتر شکۆی زانکۆشکێنراوە هێزانیەکان چوونە ناو زانکۆ. یەکێک لەوانەی بەرگری لە زانکۆ و لە خوێندکار و مامۆستایان دەکرد پارێزگاری ئێستای سلێمانی بووکە لە ئێستادا بە جۆرە لە جۆرەکان گلەیی لەسەرەوە بێدەنگی هەڵبژاردۆ بەرامبەر و ستەم و ئەو زەبر و زەنگەی بەرامبەر با قوتابیان بەکاردێنرێت. دیارە خۆپیشاندان و ناڕزایەتیەکان درێژەیان هەیە لە گەرمیان، لە هەڵەبجە، لە سلێمانی، لە هەولێر. من دەمەوێت بچمە لای تۆڕی پەیامنێرانمان زانیاری زیاتر لەسەر خۆپیشاندانەکان وەرگرین. ئەتوانم بڵێم لا دوێنێەوە پەیام تاکە میدیای کوردیە کە توانیوێتی بە درێژایی خۆپیشاندانەکان لەگەڵ قوتابیەکان لەسەر شەقامەکان بێ و ڕووماڵی خۆپیشاندان و ناڕزایەتیەکان بکە و بینیمان چۆن دوێنێ تیمەکانمان بەرگازی فرمێسک ڕێژی هێزانیەکان کەوتوبوون و تۆڕی میدیایی کۆمەڵ هەموو بەرپرسیارەتیەکی پاراستنی تیمەکانی پەیام دەکرێت دەخاتە سۆی هێزانیەکان لەوەی کە دەبێت ڕۆژنامەنووسەکان پیشەیانە و ئازایانە و ئازادانە ڕووماڵی ناڕزایەتیەکان بکەن. دوێنێ دیارە هەندێک توندوتیژی لێ کەوتوێتەوە. با بزانین ئەمڕۆ خۆپیشاندانەکان لەکوێ لە ناوشاری سلێمانی دەستی پێکردوێتەوە، لە گەرمیان چۆنە، لە هەڵەبجە چۆنە. دەچمە لای پەیامنێرمان لە سلێمانی چیانووری. دیارە نێردراومانە لە کەرکووکەوە هاتووەتەوە ڕووماڵی خۆپیشاندانەکانی سلێمانی دەکات تاو کاتێک کە چی ئامادە دەبێت. من دەچمە گەرمیان لای هاوار محەممەد. هاوار سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش، فەرمو گرنگترین زانیاریەکان و خۆپیشاندانی قوتابیانمان بۆ بگوازەرەوە. باڵێ سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیانویست بێت. من ئێستا لە بەردەم زانکۆی گەرمیانم لێرە خوێندکارانی زانکۆی گەرمیان بۆ ماوەی 4 ڕۆژە 3 بۆ 4 ڕۆژە دێنە بەردەم زانکۆکەوە هەروەها دوێنێش لەسەر شەقامی سەرکی کەلا سلێمانی شەقامی سەرکی کەلا سلێمانیان گرتبوو بە هۆی گرتبوونەوە. دیارە داواکاری ئەمان ئاشکرایە ماوەی چەند ڕۆژێکە داوای گەڕانەوەی دەرماڵە دەکەن، بەڵام لە ئێستادا سەختی داواکاریەکانیان بەرز کردوێتەوە. ماوەی خوێندن بوونەوەی قوتابیانەوە ڕاگیراوە. ئێستا مەکە بەردەم دەرگای زانکۆکەیە لەلایەن ئەم قوتابیانەوە دەرگاکە داخراوە، ڕێگە ناکرێت با بڵێن خوێندکارە قوتابیان بەڵازیزان ئەوەی کە دەیبینن دیارە خۆپیشاندانی قوتابیانە لە گەرمیان کە هاوار سەرقاڵی ڕووماڵی ئەو خۆپیشاندانانەیە. ڕێژەیەکی زۆر لە قوتابیانی زانکۆ پێمانکەن لە گەرمیانیش هاتوونەتە سەر شەقامەکان. دیارە لە شارە زۆر و سێ سادە زانکۆی گەرمی ئەمڕۆ کۆبوونەتەوە بۆ 3 ڕۆژ بەردەوامی. داواکاری سەرەکیەکەمان ینی پێش دەرماڵیش سزادانی ئەو کەسانەی کێریشیان کردۆتە سەر خوێندکارانی تر لە زانکۆی سلێمانی و لە شارەکانی تر کە دەستگیر کراون. دەستگیرکراوەکان بە زووترین کات بەر بدرێن و هەروەها سزای ئەو کەسانە بدرێت کە هێرشیان کردۆتە سەر خۆپیشاندەران و توندوتیژیان بەرامبەر کراوە. داواکاریەکەی ترمان گەڕاندنەوەی دەرماڵەیە بۆ سەرجەم خوێندکاران بۆ هەر سێ سیستەمی پارالێل بەیانیان ئێواران. وەروە داواکاریەکی ترمان پێدانی داخلیە بێ بەرامبەر بۆ خوێندکارانی پارالێل و ئێواران. و ئێمە بەردەوامە بین لەسەر داواکاریەکانمان تاوەکو ئەگەین بە ئەنجام داوا لە ئەنجومەنی وەزیرانەکەین کە جوابێکی ئەرێنیمان بدرێتەوە ئەگینا بە شێوازی تونتر بەردەوامی لەسەر خۆپیشاندانەکانە.
دیارە قوتابیان باس لەوە دەکەن کە بەشێکی زۆریان بەهۆی وەرنەگرتنی دەرمانەوە ماوەی چەند ساڵێکە باری گوزەرانیان زۆر ناڕەحەت بووە بەشێکیان تەنانەت ناتوان کرێی هاتوچۆیان بۆ زانکۆکە دابینکەوە بەشێکیان لە قوتابیانی ناو بەشە ناوخۆیەکان ناتوان تەنانەت کرێی با بڵێن خواردن و خواردنەوەکانیان لە ماوەی ئەو هەفتەیەدا یاخود لە مای ئەو مانگەدا دابین بکەن مێسمە لای خوێندکارێکی تر ئەمە دەنگی ئەو قوتابیە بگەێنم سڵاو لێ بێ ئەگەر پێمان بڵێ معاناتی قوتابیان لە ئێستادا چۆنە بەداخەوە معاناتی خوێندکاران کە زۆر خراپە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەموو جارێک خۆی بەدەنگ کردووە لە ئاستێم داواکارێنەمان ئەوەکو پێشووتر ئاماژەی پێکراوە خوێندکار هەیە لەبەر نەبوونی پارە خوێندنی ساڵێکی تەئجیل کردووە خوێندکار هەیە لە کافتیرەکانە پارەی کڕینی لە فەیەکی پێنیە خوێندکاری واشمانەیە لە داخلیەکانە خەریکی ئیشکردن و جلی ژوورەکانی خۆی شۆرێ بەس بۆ ئەوەی بڕەپارەیەک دابین بکەم بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان 100,000 بە زۆر ئەزانێ بۆ خوێندکاران لە کاتێکا حکوومەت هیچ محتاجی ئەو پارەیە نیە بۆ ئەوان هەر هیچ نییە لە کاتێکا بۆ خوێندکاران ئەم بڕەپارەیە زۆرە دیارەمە ئاماژە بۆ بکەم بەشی زۆر لە مامۆستایان زانکۆی گەرمیان لە کاتژمێر 7:30 بۆ 8 لێرە لەگەڵ هاوشانی قوتابیان لێرە لە بەردەم زانکۆی گەرمیان نەچوونە ناو زانکۆکەوە لەگەڵ قوتابیاندا پشتیوانی بۆ پشتیوانی لە داواکانی قوتابیان لێرە لەگەڵ قوتابیانە لە گوردبوونەوەکان بەردەوام و ئێستا ئەوەی کە هەیە قوتابیانی کۆلێژی تەکنیکیە لە کەلار کە بەڕێپێوان لە کۆلێژی تەکنیکیەکەەوە کە ماوەی نزیکەی 5 کیلۆمتر لێرە و دوورە بەڕێپێوان هاتوونتە لای زانکۆی گەرمیان بۆ پشتیوانیکردن لە داوەڕەوەکانی قوتابیان و بۆ پشتیوانیکردن لە ئەم قوتابیانی زانکۆی گەرمیان دیارە ماوەی 3 بۆ 4 ڕۆژە لێرە ئەم گردبوونەوە هەیە و وا بڕیارە هەتا بەدەمەوە هاتنی لایەنە پەیوەندیدارەکان بۆ داوای قوتابیان گردبوونەوەکان درێژەی هەبێت ئەمە زانیاریەکانی لای من بوو دەگەڕێمەوە لای ئێوە خۆپشاندانەکان سپاس دەکەین هاوار لەوەی کە لە گەرمیانەوە لەگەڵمانەبووی بەڵازیزان دەچمە دەربەندیخان لای پاملێرمان وشیار محەممەد وشیار سڵاوی خوالێ بێت فەرمو گرنگترین زانیاریەکان لای تۆچین لەوێ ئایا قوتابیانی زانکۆ پەیمانەکان خۆپشاندانیان دەست پێ کردووە؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام وەکو بەشێکی زۆری شار شاشەکانی دیکەی هەرێمی کوردستان و لە درێژینە ڕزایەتەکان لە هەمبەر خراپی گوزەرانی خوێندکاران و بەتەنی خوێندکارانی بەشە ناوخۆیەکان و لە هەمان کاتە لەمەوەی 8 ساڵی ڕابردوودا بەشە موچە بەشە پارەی دیاریکراوی خوێندکاران بڕاوە ماوەی چەند ڕۆژێکە لە سەرجەم شارشارەکەم لە بەدەستی پارێزگای سلێمانی گربوون و ناڕزایەتەکان بەردەوامی هەیە ئەم ڕۆژ لە قەزای دەربەندیخان خوێندکارانی بەشی پەیمانگای تەکنیکی لە قەزای دەربەندیخان هاتوون سەر شەقام و لە ئێستاشدا ڕێگای سەرەکی دەربەندیخان ئیدارەی گەرمیانیان داخستووە و لە هەمان کاتیشدا ئەوان دڵنیایی دەدەن بابەتی بایکۆتکردن یاخود ڕاگررتنی داوام نابێتە هۆی ساکردنەوەی ئەوان بەردەوام دەبن لە پیشاندانی چالاکی مەدەنیەکان و ناڕزایەتی خۆیان لە هەمبەر خراپیانەوە باس لەوە دەکەن ئەوان کۆڵ نادەن تا ئەوەی بە تەواوەتی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێەوە لە ئێستاشدا دەبینین خوێندکاران ڕێگای سەرەکیان گرتووە لە ئێستادا یەکێک لە خوێندکارانم لەگەڵ تا خوێندکارانی ناڕازی وەکو خوێندکارێک باسێک لە داواکاری خۆتان و لە هەمان کاتدا هۆکاری گربوونەوەکەتان و ئایا ئەو پارە دیاری کراوە گزافەیەک بۆ ئێوە دەکا و حکومت بۆچی تا ئێستا نهاتوونە سەرکەوت دەستان خۆش سەرەتا بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەین کە لە خەمی جیلی خوێندکاران هاتون بەدەم داواکارەکانە داوامان لێ کردوون دەبینیم ژمارەیەک لە ئۆتۆمبیلی بارهەڵگر ئەگەر کامێرامانەکەم هاوکار بێت ئەوەی دەبینین لە ئێستادا ڕێگە نادرێت کە هیچ شۆفێرێک هیچ بارهەڵگرێک باڵی داخلی دەربەندیخان پێچوانەوە بێت لە ئێستاشدا وەک دەبینین ژمارەیەکی زۆری بارهەڵگر لە بەردەم دەروازەی قەزای دەربەندیخان ڕاوەستێنرا و دەبێت لە ئێستادا وشیار ئاڵۆزیەکەی پشتەوە چییە گەر بکرێ پێم بڵێ بۆچی ئەو ئاڵۆزیە دروست بووە لە ئێستادا وەکو دەبینن گرژی بە شێوێ لە شوەکان لێوان بەشێک لە شۆفێران و خۆپشاندەر خوێندکارانی خۆپشاندەردا دروست بووە لە ئێستادا من بدرێژە بە گفتوگۆکەم دەکەم لەگەڵ خوێندکارە داواکاریتان و هۆکاری داواکاریەکەتان ئەمە قوتابیانی پەیمانگای تەکنیکی دەربەندیخانە بۆ دووەم ڕۆژ هەڵسای بە بایکۆتنی وڵەکانی خوێندن وە گرتنی ڕێگای سەرەکی کەلار سلێمانی چەند داواکارێکمان هەیە لە
خوێندنی وەزارەتی خوێندنی باڵا و توژنەی زانستی لەگەڵ ئەنجومەنی وەزیراندا یەکێ لەو داواکارانە کە زۆر داواکارێکی حەق و ڕەوا و سادەی خوێندکارە پێدانی داخلیە بە سیستەمەکانی بەیانیان و پارالێڵ و ئێواران لە ڕاستیدا ئێستا چەند یاسایەک دەرچوو کە جاران وانە ساڵان پێشوانە بووە یەکێ لەو یاسانە دەبێت سیستەمی ئەوانەی کە بە سیستەمی بەیانیان وەرگیراون ئەوێ 50 کیلۆمەتر دوور بن لەو شارەوە کە لی دەخوێنن لە ڕاستیدا ئەمە پێوەرێکی زۆر نابەجێیە قوتابی زۆر لەسەری کەوتووە و سیستەمەکانی ئێواران و پارالێڵیش داواکاری داخلیان ساڵانی پێشوو داخلیان درراوەتە پێ بەڵام ئێستا نادرێتێ بۆ چەندوە کارێک کە توانایان نیە لە ڕاستیدا ئێستا جێیەکی زۆر هەیە لە بەش ناوخۆیەکان بە تایبەتی بەش ناوخۆیەکانی پەیمانگای تەکنیکی دەربەندی خان لە دەربەنی خان بەجێیەکی زۆر بەتاڵێ بەڵام ناماندنێ داواکاری دووەمیشمان وەکو سەرجەم پەیمانگا و زانکۆکانی تری هەرێمی کوردستان داواکردنی دەرماڵەیە دەرماڵەش مافێکی زۆر سەرەتاییە کە حکومەت چەند ساڵێکە بڕوێتی و نامانداتێ لە ڕاستیدا ئێستا ئێمە زۆری لە ساڵ 80 قوتابیان لە خانوودان لە بینای کرێدان کە مانگانە بڕە پارێکی دیاریکراوەدەن تەلەبەی تایە لە 25,000 تا 60,000 تا 70,000 شەدا بە کرێخانوو کەمە لە ڕاستیدا ئەمە بەس بە کرێخانووی دەدا لەلایەک ترۆ پارەی ئاو پارەی کارەبا و بژێوی ڕۆژانیان ئەگەر بە دیاریکرایی باسی بکەین لە مانگێکا تەلەبەیەکی یاسایی 115,000 و 125,000 لەسەری دەکەی بە مەسروف و بە کرێخانوومانە داواکانی لە حکومەت هەرێمی کوردستان هیچ نەبێ یان بەشناخۆیمان دابشکات بەشناخۆیشمان ناداتیەکەوەی لە توانیان هەیە کە دەرماڵەوان بۆ دابین بکات دەرماڵەش مافێکی بچووکی خۆمانە کە داوای دەکەین و بەردەوامە بین لە بایکۆت ئەو چینەی کە ئێستا لەگەڵتانە دەوتێ بەشێک لە چینەکانی دیکە هاتوونە پاڵتان و بۆ فراوانکردنی خۆپیشاندانەکە ئایا کەسیتر هاتوون ناو قوزی خۆپیشاندانەکان بۆ خۆپیشاندانەکە فراوانتر بکات بەڵێ ئەمە زۆر بە خێراتنی ئەو سەرجەم چین و توێژەکان دەکەین کە ئەمڕۆ هاتوون هاوکارمان بن لەگەڵماندا ئەوانش داوای مافەکانی خۆیان بکەن یەکێلەوە بۆ نمونە چینانە کە بەشداری کردووە پێشمەرگەی دێرینە یاخود بە مامۆستایانی وانە بێژە یاخود مامۆستایانی میلاکە کە لە ڕێسادا موچێکی بۆ داواکردنی پاشەکەوتی موچە داواکارە موچەکانیان بۆ بگەڕێتەوە وە سەرجەم چین و توێژەکان بەشدارن لەگەڵماندا دوێنێش کە وەکو باسم کرد کە بەردەوام بووین لەسەری دوێنێش سەرجەم ئەو شۆفێرانی کە لێرەدا بوون بەشدار بوون لەسەر داواکردنی مافی خۆیان ئەوان کەوانیش داوای مافی خۆیان ئەگەر لەسەر هەرزانبوونی سوتەمەنی بۆ سیارەکانیان کە زۆر لە سەریان دەکەوێت لە ئێستادا لەسەر دەبینی ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلی بار هەڵگر لەسەر ڕێگاکە لە مەشکۆل بۆ خۆی بۆ ساتیشێتی قەزاکە دەکرێتەوە لە هەمان کاتا مەرزی پەروێزخان و مەرزی نافەرمی پشتەش لەسەر ئەم ڕێگایە ئەمە بۆ ئاس ناکەن زۆر لە پاڵپشتی بێ بۆ ئێوە کە فشارەکەتان فراوانتر بێ بۆ لایەنی ئیداری هێزە ئەمریکان مامەڵەیان چۆن لەگەڵتان زۆر سپاس دەکەم وەڵا وەکو شوێنەکە لە ڕاستیدا شوێنێکی زۆر مەزبوطمان گرتووە کە فکرمان لێکرەوە گەڕاین و بە دوایدا کە لەم شوێنە باشترمان دەست ناکەوێت کەمە ڕێگای سەرەکی مەرزی پەروێزخانە بۆ شارەکانی سلێمانی و هەولێر و دەفەرەکانی تر ئێمە ئەستاین بە بەستی فشارێک لەسەر حکومەت دروست بێ بەدەم و داواکانمانە لە ڕاستیدا زۆر سپاسی پۆلیسی هاتوچۆ و پۆلیسی وەزارەتی ناوخۆ بەرگری فراکەوتنەکەن بە مامەڵەیەکی زۆر جوان مامەڵەیان لەگەڵا کردوین زۆر سپاسیان دەکەین وەکو کەس و کاری خۆیان هەڵسوکۆتیان لەگەڵا کردوین تاکو ئێستا داوا بەردەوام من لەگیربوون و ناڕزایەتەکان تا داواکاریەکانتان جێبەجێ بەڵێ ئێمە وەکو لیژنەی نوێنەرایەتی پەیمانگاکە هەڵستاین بە کۆبوونەوەی نوێنەرەکانمان کە ئەمڕۆ بەوەکو فەرمی داوامی خوێندن نییە خوێندنی پەیمانگا نییە داخراوە بەهۆی ئەوەی کە سابینەوە لەسەر گرتبوونەوە بایکۆتی هۆڵەکان بەڵام ئێمە بەردەوامە بین ئەگەر خوێندنیش نەبێ هەر بەردەوامە بین لە چەند ڕۆژیش داهاتوویش تا بەردەوامی دەبەخشین بە وەزعەکە و بەردەوامە بین تاوەکو مافەکەمان دەگەڕێت و ئەمەش وەکو پاڵپشتێکیش ئەگەر مافیشمان نەگەڕێتەوە بساین وەکو پاڵپشتێک لە خوێندکە بە تایبەتی خوێندکارانی زانکۆی سلێمانی کە ئەیبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چیان پێ دەکرێت و چیان لەسەر چەکەن زۆر سپاس ئەمە کە بینیتان ناڕزایەتی یاخود گلەی و گازندەی بەشێک لە خوێندکاران بوو لە قەزای دەربەندیخان وە وەکو ئاماژەشم پێکرد بەهۆی ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا دەربەندیخانەکان بەهۆی هەڵکەوتنی ناوچەکەیەوە زۆربەی کافشار و خۆپیشاندانەکانیان کاریگەری و زۆرترین ئاریشەی بۆ لایەنی بازرگانی و تەنانەت لایەنی حکومی دروستکردەوە لە ئێستاشدا وەکو ئاماژەم پێکرد مەرزی پەروێزخان مەرزی پشتە ناوەڕاست و خواردنەوەی عێراق بە پارێزگای سلێمانیەوە لەسەر ئەم ڕێگایە بندەوە هیچ ڕێگایەکی تر ناتوانێت بچێتەوە سەر ئیداری گرمیان جگە لەم ڕێگای لە ئێستاشدا ئەم ڕێگای لەلایەن خوێندکارانەوە گیراوە و ئاستەنگێکی زۆری هاتوچۆ بۆ شۆفێران دروست بووە و ژمارەیەکی زۆریش لە خوێندکاران لە ئێستادا لەسەر شەقامەکە دانیشتون وەکو نیشانداری ناڕزایی و باس لەوە دەکەن ئەگەر بێت و داواکاریەکانیان
وەکو ئەوەی ئەوان دەیانەوێت جێبەجێ نەکری ئەوە بەردەوام دەبن لە فشارە مەدەنیەکانیان و با بڵێن هەردوو ڕەگەل هەم بە کچان هەم بە کوڕان لە خۆپیشاندانەکاندا وجود و بەردەوامیان هەیە و ژمارەیەکی زۆر لە خوێندکاران ئێمە پێشڕاستە قسەمان لەگەڵاکردن باس لەوە دەکەن کە ئەوان بە هیچ شێوەیەک ناگەڕێنەوە ماڵەکانیان لەبەرەوەی حکومەت لە ئێستادا کە لەسەرەوە دەکات بە بیانووی ئەوەی کە پشووە ڕاگررتنی دەوامە بەشێکی زۆری خوێندکاران بێنە بگەڕنەوە بۆ ماڵەکانیان بەڵام لە ئێستادا ئەو هەنگاوی حکومەتیان لایەن پێجا و خۆیان دەڵێن ئەوان فەشەلیان پێهێناوە و ئەوان بڕیاریان داوە بەردەوام بن لە گربوون و ناڕزایەتەکان تا ئەوەی حکومەت وەکو خۆیان دەڵێ بە چۆک دادێنن بۆ باس لەوەش دەکەن ئەوان بەشێکی بۆ پارە و ئیمتیازات بێن بەشێکی تریشی بۆ گەڕانەوەی شکۆیە بۆ حرەمی زانکۆ و بۆ زانکۆکان لەبەرەوەی لە ماوەی ڕابردوودا بێڕێزی وەکو خۆیان دەڵێن بە حرەمی زانکۆ و بە شکۆی زانکۆ و بە خوێندکاران کراوە. زۆر سپاس بۆ پامنێرمان وشار محەممەد کە لە دەربەنی خانەوە لەگەڵ ماناوی ببورن. درێژە بە ڕووماڵی ناڕزایەتیەکان دەکەین دەتوینە هەڵەبجە لای پامنێرمان سامان فەتاح سامان سڵاوی خوالێ بێت تۆم کاتت باش فەرموو زانیاریەکانمان بۆ بگوازەرەوە. بەڵێ سڵاوتان لێبێ دیارە ئەمڕۆژ بۆ جاری چوارەم و ڕۆژی چوارەم خوێندکارانی زانکۆی هەڵەبجە و کۆلێژ و پەیمانگەکانی پارێزگای هەڵەبجە هاتوونەتەوە سەر شەقام بۆ داواکردنی مافەڕەواکانی خۆیان کە ئەویش پێدانی دەرماڵەیە کە حکوومەت بۆ ماوەی 7 ساڵە دەرماڵەی خوێندنی و خوێندکارانی بڕێوەمانیش ماوەی چەند ڕۆژێک هاتوونەتە سەر شەقام و داوا لە حکوومەت دەکەن کە ئەو دەرماڵیان بۆ بگەڕێنێتەوە لەبەری بە مافێکی یاسایی خۆیان دەزانن ماوەی چەند ڕۆژەکە ناڕزایەتی و نیگەرانی خۆیان دەردەبن لەسەر شەقامەکان و هاتوونەتە سەر شەقامەکان بۆ زانیاری زیاتر من چمە لای چەند خوێندکارێک بۆ ئەوەی کە پەیامی ئەوان بگوازمەوە پەیامی ئێوە چییە بەردەوام ببن بەڵێ ئێمە بۆ ڕۆژ چوارەمە سەر یەک لە خۆپیشاندان بەردەوامین و بەردەوامیش دەبین هەتا حکومەت گوێ لە داواکانمان دەگرێت و مافێکی ڕەوایی خۆمانە و وەکە زانی نرخی نەوتیش زۆر بەرز بۆتەوە لە بازارەکان و لە بۆرسەکانی جیهاندا ئەم پارەی کە بدرێ بە خوێندکار هیچ بۆ حکومەت ناگۆڕێت و ئێمە بەردەوام بین و بایکۆتی وەڵەکانی خوێندن دەکەن هەتا حکومەت گوێمان لێ دەگرێت و مافەکانمان بۆ دەگەڕێنێتەوە. بەڵێ دیارە جیاواز لە خۆپیشاندان و ناڕزایەتەکانی دیکە بەشێک لە مامۆستایانی زانکۆش لێرە ئامادەن هاتوونتە ناو ئەو خوێندکارانەوە ئەوان بە مافی یاسایی خۆیانی دەزانن کە پشگیری خوێندکاران بکەن و پشگیری داواڕەوەکانی خوێندکاران بکەن لێرە وەک دەبین گربوونەوە و خۆپیشاندانەکانی مامۆسایان خوێندکاران ببورن لە بەردەم زانکۆی هەڵەبجە و داوامی زانکۆی هەڵەبجە ڕایگیراوە بۆ ماوەی درۆژ و بایکۆتی وەڵەکانی خوێندنیان کردووە. سڵاوتان لەبێ ڕاستەوخۆ لە کەناڵی پەیامەوە لەگەڵتان چێکی پایامێکتان تەنها داواکاری ئێمە مافێکی سەرەتایی خۆمانە کە لە هەموو وڵاتاندا خوێندکار ڕێزێکی زۆری لێگرێت لە ڕووی هەلە هەموو ڕوویەکانم بەڵام تەنها لە وڵاتی کوردستان لە وڵاتی ئێمە کە کاولبوویەکە هیچی تێنیە کە نەڕێز لە خوێندکارەکە نەڕێز لە هیچ کاستێکی لە هیچ ئاستێکی کورد و لە هیچ ئاستێک ناگرێ لە وڵاتە داواکاری ئێمە لێرەدا تەنها وەرگرتین دەرماڵەیەکە کە بڕەپارێکی کەمە ئایا حکومەت توانای دابینکردنی ئەو بڕەپارەی نییە بۆ خوێندکاران تا چەند هەستەکان حکوومەت ناتوانێت و بڕەپارەیە دابین کا بۆیە بڕێوێتی لە ئێستادا وەزعی حکوومەت باشتر بۆ قەیرانەکان کەمتر بوونێتەوە پەیامی ئێوە بۆ حکوومەت چییە؟ پەیامان بۆ حکومەت چی بێ بە ئاشتی بە ناخۆشی بە هەموو شتێک بە حکومەتمان وتووە فەرمووەرە ئەمە داواکاری میلەتەکەی تۆیە فەرمووەرە بۆمان جێبەجێکە ئەو ناتوانێت بچووکترین داواکاری ئێمە جێبەجێ بکە ئێستا من چی لە چی بە حکومەت بڵم کە ئەڵێ پارەم نییە باشە بۆچی دێنە سەر کەناڵەکان ئەڵێ ئێمە هەفتانە ساڵانە ئەوەنە میلیارد نەوت ئەفرۆشین ئەڵێ ئەوەنە میلیارد نەوت ئەفرۆشین لەو لاوە دێت ئەڵێ پارە بەشی موچە ناکە بۆ بەشی موچە ناکات لەو لاوەڵی من ئەوەنە میلیارد نەوت ئەفرۆشم کەواتە ئەو تۆ بە ئەو داهاتی تۆ دەستەکەت بێگومان بەشی میلەتەکەت ئەکا بەڵام خۆت ئارەزوود نییە بیدەیتێ بۆچی چونکە تەنها ئەتانەوێت سکی خۆتان تیپێ تێرکەن دزیەکانی خۆتان پێ زیادکەن هیچی تر نییە سپاس دەکەم مەمنون. بەڵێ دیارە لێرەدا بەشێک لە چالاکانی مەدەنی هەڵەبجە و چین و توێژەکانی هەڵەبجە هاتوونەتە ئێرە بۆەوەی کە پشگیری لە داواڕەوەکانی خوێندکاران بکەن وەک لێرە دەبینن بەشێک لە چین و توێژەکانی هاتوون بۆی کە پشگیری خۆیان دووپات کردەوە بۆ خوێندکاران. ئێوە داواکاریتان چی؟ داواکاری ئێمە هەر داوامان لە حکومەتەکە بتوانێت کە دەتوانێت لە توانایدا هەیە دەرماڵەمان بۆ بڕێتەوە یعنی داڕزانە بۆ حکومەتێک
حکوومەتێک چەندین ساڵە لە دەسەڵاتدایە و چەندین داهات هەیە لەم وڵاتەدا نەتوانێت دەرماڵە بۆ خوێندکاران ببڕێتەوە چەندین ساڵە بڕیوێتی ئەوە داڕزانە بۆ حکوومەتێک ئەوە 3 ڕۆژە 4 ڕۆژە خوێندکاران دێنە سەر شەقام داوای دەرماڵە دەکەن بەڵام تا ئێستا هیچ قسەیەکیان نییە. بەڵێ دیارە خوێندکارانی زانکۆی هەڵەبجەوە کۆلێژ و پەیمانگاکان هاتوونەتە ئێرەوە دەڵێن بەردەوام دەبین تاکۆی کە حکوومەت دێتە سەرخەت و دەرماڵیان پێدەداتەوە کە بۆ ماوەی چەندین ساڵە بڕێویانە و بڕاری ژوای ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران دەربارەی کێشە و گرفتی خوێندکاران بە تایبەت لە پێدانی دەرماڵە کۆ بێتەوە بڕیار دەربارەیە و کێشەی خوێندکاران بدات کە بۆ ماوەی چەند ڕۆژێک هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندان ئەنجام دەدەن. بەڕاست زۆر سپاس بۆ پەیامێرمان ساڵان فەتاح سپاس بۆی کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوونی و زانیاریەکانت بۆ گواستینەوە سپاس دەکەین. بەڵازیان دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پشتیوانی و پشتگیری ڕێکخراوە پیشەیەکان بۆ ناڕەزایەتیەکان بە تایبەتی لە ئێستادا ئایا پشتیوانی و پشتگیری ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکان لە شوێی داواکاری قوتابیانی زانکۆ پەیمانگەکانن بزانین چۆن پشتیوانیان کردوون تەنها بە بەیاننامە و سۆشیال میدیا یاخۆت لە هەرزی واقع چوونەتە ناو خۆپیشاندانەکان و چوونەتە ناو قوتابیان و پشتیوانیان دەکەن. لەسەر ئەم بابەتە بەڕێز ئەیوب سلێمان بەرپرسی ناوەندی شارەزوری ڕێکخراوی قوتابیانی کوردستان میوانمانە کاگەی و بەخێرەوەیت. یاخۆ بەخێر. بابزانم ڕێکخراوی قوتابیانی کوردستان چۆن پشتیوانی لەم خۆپیشاندانانە دەکات. ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکە بینین تاکە ڕێکخراوە لە هەرێمی کوردستانە پشتگیری پشتیوانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بە گشتی قوتابیان و خوێندکاران لە ئامادەی یاخود بناڕەتی دەکات. لە عەرزی واقعا ئێمە سەرجەم بەرپرسی ناوەندەکان بەردەقەکان و بەرپرسەکانەوە لە گەرمیان و هەڵەبجە و سلێمانی و سێ سادق و هەولێر و دوهۆک پشتگیری پشتیوانی خوێندکارانمان کردووە و لە عەرزی واقعا چوونێتە ناو خۆپیشاندانەکانەوە و پشتیوانی تەلەبەکانمان کردووە بە هەموو شێوەیەکی خۆمان و تاکە ڕێکخراوی پیشەین پشتگیری دەنگی باشە تاکە ڕێکخراوی پیشەین بەڵام ڕێکخراوی پیشەی مافی هەیە بچێتە ناو خۆپیشاندانەکانەوە ڕەنگە ئەمەوەکو هاندان ناوزەت بکرێت. بەڵێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان یاخود هەر ڕێکخراوێکی پیشەی ئەگەر بچێتە ناو خۆپیشاندانەوە بەڵام بە شێوەیەکی هێمنانە و مەدەنیانە دوور بێ لە ئاڕاستەکردنی خۆپیشاندەر بابەتێکی زۆر ئاسایە بگرە خوێندکارانیش هەڵوێستەی ئێمان بە بەرز نرخاندووە و داوا ئەکەن زیاتر و زیاتر بچینە خۆپیشاندانانەکە و بە بەیاننامە بێت یاخود هەر لەوە عەرزی واقعا بێت پشتیوانیان بین. تێڕوانینی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێستا تۆوەکو نوێنەریان لێریت بۆ بەلاڕێدابردننی خۆپیشاندان یا سووتاندنی بارەگا دامودەستگای حکومی چۆنە؟ ڕێکخراوی قوتابیانی کوردستان جەخت دەکاتەوە لە هێمنی و ئاسایشی باراستنی هێمنی و ئاسایشی خۆپیشاندانەکان و لە هیچ وڵاتێکیشە خوێندکار بە شێوەیەکی تونند و تیژانە مامەڵە ناکات بە تەنانەت هەرێمی کوردستانیش خوێندکارانی هەرێمی کوردستان چینێکی ڕۆشنبیرن قەڵەم بەدەستن بە قەڵەمەکانیان داوای مافی خۆیانەکەن کە مافێکی ڕەوای خۆیانە داواکردنی 100,000 دەرماڵەیە کە ئەمە بینین دەرماڵە لە بابەتێکی نێودەوڵەتیە کە تەنها لە بەریتانیا بۆ نمونە خوێندکاران قوتابیەکی سەرەتایی ڕۆژانە 3 پاوەنی پێدرێت چجای کوردستان کە ئەو هەموو داهات و خەرجیانەی دەست دەکەوێت و ناتوانێت بۆ میلەتەکەی سەرفیکا کە داواکردنی 100,000 دینار بۆ خوێندکارێک و سەرفکردنی تەنها ژەمی بەیانیەکی کوڕەمەسوول و کشە مەسوولێکە. ئەبینین لە ڕۆژانی ڕابردووە کوڕی مەسوول و بەرپرسەکان هەبوون لە حکوومەت وەساداری کوردیا کە بەدایان دەفتەر پاریان سەرف کردووە بۆ کڕینی ئۆتۆمبیل و دیاری بۆ کچە مۆدێل و ساماکارەکانی وڵات. زۆر باش. ئێستا دەتانەوێت چۆن پشتیوانی درێژەی پشتیوانیەکان چەند بۆم خۆپیشاندانانە چۆنە؟ درێژەی پشتیوانەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێمە نوێنەری خۆمان لە هەموو خۆپیشاندانەکانی کوردستان بەڵام دەستگیریش دەکرێن. بەڵێ تەنانەت ئێمە کاک ئەحمەد لە سکرتێری کارگەری سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شاری هەولێر دوێنێ دەستگیر کرا بۆ ماوەی 7 کاتژمێر بەڵکو بەرپرسی ناوەندی تریشمانە بۆ لە شارەکانی تر ئەنداملەقەکانمان هەبوون لەلایەن ئاسایش و دەستگا ئەمنیەکانی وڵاتەوە هەڕەشیان لێکراوە یاخود چاویان لێ سوکراتەوە کە بەشداری خۆپیشاندانەکان نەکەن و پشتگیری پشتیوانی خوێندکار نەکەن. بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هیچ سڵ ناکەینەوە لەو بابەتانە و پشتیوانی داوەڕاوەکانی خوێندکارانەکەن کە مافێکی سەرەتایی و ئاسایی خۆیانە و جیاوازیش یعنی خوێندکاران تەنها مناعاتیان دەرماڵە نییە بەڵکو خوێندکار بەشە ناوخۆیەکانیان و پێداویستەکانیان و کۆی سیستەمی زانکۆ پەیمانگاکان کە ئەو سیستەمە کە لێ خوێن سیستەمێکی گونجاو نییە
یان ئەو بەشە ناوخوانی کرێمێنن و بەشە ناوخۆیەکی گونجاو نییە ئێمە زانین ئەبینین ئەبیستین خوێن لە ژوورێکی 5 بۆ 6 مەتریە 10 بۆ 15 خوێنکاری تێکراوە ئەمانە هەر لە عەرزی واقعا هەن حکومەت دەتوانێت لیژنە پێک بێنێ خۆیان سێری داخلەکان بکەن بزانن چه حاڵێک ئەگوزێرە ئێوە پێشتر هیچ جۆشداریەکتان داوە لەسەر خراپی بارودۆخی قوتابی لە ڕووی ژیان و لە ڕووی کوالەتی خوێندنەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە تاکە ڕێکخراوە داکۆکی کارە لە هەرێمی کوردستان بۆ مافەکانی خوێندکاران لە ئێستادا هۆشداریمان یاوە بە حکوومەت پێشەوەی خۆپشاندان دەست پێکا هۆشداریمان داوە بە حکوومەت کە دەرماڵە مافێکی سەرەتایی قوتابیانی پێویستە بگەڕێنرێتەوە کە تەنها 100,000ێکە یعنی هیچ قورسیەکی بۆ حکوومەت و تیان نییە بەڵکو مافێکی ئاسایی خوێندکارانە هەندێک خەڵک خۆ بە پاڵەوانکردن زۆر ینی لێزانن بۆ بابەتە چۆن مامەڵە لەگەڵەوە قوتابیانە یاد دەکەن ئێوە بەدەمیانەوە دەچن کە بەرتوند و تیژی دەکەون ولا هەمان کاتیشدا ئێوە قسەتان وەکو ڕێکخراوی قوتابیان لەسەر ئەو تونند و تیژیانی بەرامبەر قوتابیان دەکرێەوە دوێنێ دیارە ڕوون بوو لە کەلەی سەری قوتابی دەدرێ بە شەق ئەمە چۆن ئێوە مامەڵی لەگەڵا دەکەن هەڵوێستان لەم ڕۆ چۆن بووە ئێمە هەڵوێستێکی تونمان هەیە بەڕاستی بەرامبەر هەر پێشارکارێک بەرامبەر خوێندکاران بکرێت چینی قەڵەمە دەستی وڵات کە خوێندکاران چینی گۆڕانکاری و هەوێنی گۆڕانکارین لە هەر وڵات و گەلێکا هەبن و ئەم شوازە مامەڵەکردنە دوورە لە هەموو کارێکی ئینسانی مرۆڤایەتیەوە نەک ئەوە ئێستا ئێمە بینین بە ڤیدۆ بە تەسویر بە هەر شتێک هەبێت کە شەقەدەن لەسەری خوێندکاران یاخود یەخەی خوێندکاری کچ ئەگرن و ڕای کێشن یاخود پەلاماری ئەدەن ئەمانە دوورە لە هەموو ئاداب و ئەخلاقێکی کوردی و هەموو پێشێلی مافیاسەکانی وڵاتەکەن ڕێکخراوی قوتابیانی کوردستان داکۆکیەکەین لە مافی قوتابیان و هیچ خوێندکارێکیش هەتا توندیجی بەرامبەر نەکەی خوێندکاریش ڕەتفعلی نابێت ئەوە هێزە ئەمنەکانن یعنی پشێوێخێنە ناو خۆپشاندانەکانیان دەسەڵاتن کۆمەڵە بەکرێگرتەی خۆیان ئەخزێنە ناو خۆپشاندانەکان و بە ئاخارێکی درایی بن یعنی ئەوە باوەڕتان وایە ئەوەی کە توندیژی دەکات قوتابی نییە بەڵێ ئێمە زانیاریمان وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە دەسەڵات لە ڕێگەی کەسانی خۆیەوە کەسانی جیاوازی نردووەتە ناو خۆپشاندانەکانەوە خزانوێتی ناویانەوە بۆ ئەوەی خۆپشاندانەکان بە ئاراسەیەکی ترا بڕوە بە ئاخارێکی ترا بڕوە داوای ڕێوای مافی قوتابیان نێتە دی و سەر نەگرێت زۆر باشە شکۆی یا حرەمی زانکۆ شکێنرا ئێوە هەڵوێستان چی بوو لەسەرەوە ئێمە هەڵوێستێکی تونمانەیە تا ئەو کاتی کە ئەندامی خۆمان بپرسی ناوەندەکان تا سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەو کاتا لەوێ بوون ئامادە حوزوریان هەبووە وە کارێکی نەشیاوی زین بەڕاستی شکاندی شکۆی حرەمی زانکۆ تەنها لە سەردەمی بەعسا هەبووە یعنی ئێمە داواکەین لە جەلیلی زەنگەنە بێت بەشێکی گەردەلوول ماوە تۆماری بکات ئەوش لە زانکۆی سلێمانی کە حرەمیان شکاندووە و چوونەتە ناو و گازی فرمێسکڕۆش و بەشەق و بە بۆگز لە خوێندکاریان داوە ئەمە خوێندکار یعنی چ زڵمێکی لەکرا چ ستەمێکی بەرامبەرم دەسەڵاتە کردووە کەوایریەکەن هشتێکی نەکردووە تەنها دەسەڵاتەوەیە کە تەنانەت دەسەڵات ستەمەکان لە چینێکی ڕۆشنبیری ئەم گەل وڵاتەمان کە ئەوش چینی خوێندکارانە کە داهاتوی وڵاتە ئەمانە شوێنگرەوەی دام و دەستگاکان ئەبەو شێوە مامەڵیان لەگەڵاکەن هەر بۆیە ئەبینین گەنجان سەری خوان هەڵگرن و بە کۆچی بەلێشا و ڕوئەکەنە وڵاتانی دەرەوە خوێندکارە بین دەرچووی زانکۆیە دەرچووی پەیمانگایە ماستری هەیە دانامەزرێ ناچارە سەری خۆی هەڵگرێت و لە وڵاتە بڕاتە دەرەوە زۆر باشە بابەتێک هەیە لەوەی کە دەسەڵات هەمیشە هەوڵی کۆتاییێنان بە خۆپشاندان دەدات چە بە زەبری هێزبی وەک باسمان کرد چە بەوەی کە ئێستا بەشە ناوخۆیەکان دادەخا ئێوە لەم ڕۆ هەڵوێستان چۆن ئێوە درێژە بە خۆپشاندان دەدەن قسەتانەوەی درێژە بە خۆپشاندان بدرێ لەلایەک و لەلایەکشەوە مافەکانیان بۆ جێبەجێ بکرێت یاخودەوەیە کە هیچ هەڵوێستێکتان نابێت لەوەی کە کاتێ داخلی داخرێت بەشە ناوخۆی داخرێت چەلەبەر ڕوو بەکوێ بڕە خۆ دەوێ بگاتەوە ماڵەوە خوێندکار سەر ڕای داخستنی ئەوە کۆبین هەواڵ هەیەت کە دوێنێ بەشە ناوخۆیەکان داخراونەوە و دەوام ڕاگیراوە بۆ ماوەی چەند ڕۆژێک و خوێندکار بڕۆنەوە بە ماڵە بەڵام خوێندکار هەیە پارەی ئەوەی نییە یعنی لە بەشە ناوخۆیەکانەوە بڕاتەوە بە شارەکەی خۆی چکە خوێندکار هەیە بۆ من لە سلێمانیە تەلەبەی خەڵکی دووەکە بۆ بە پێچەوانەوە خەڵکی شوێنانەی تر یعنی خوێندکاری زانکۆ هەیە پارەی ئەوەی پێ نەبگەڕێتەوە بە شارەکەی خۆی چ جای داخستنی داخلیەکان و بەشە ناوخۆیەکان کە ئەمە بینین لە زانکۆکانی ڕاپەڕین و کۆیە بە بڵنگۆ هەڕەشە لە خوێندکاران کراوە کە بەشداری خۆپشاندانەکان نەکەن و ئەگەر بەشداری بکەن ئیجراعاتی توندیان لەگەڵاکەین و ناهێڵین بەشە ناوخۆشیان پێ بدرێت وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان دژی هەموو تونند و تیژەیەکین و دژی هەموو هەڵوێستەیەکی ڕاگرایەتی و زانکۆکانین کە بەرامبەر بە خوێندکاران کرێ وهروەها دژی هەموو پێشەرکاری و ئەو کارە نائینسانیانەی کە دەسەڵاتدار و هێزە ئەمنیەکان بەرامبەر بە خوێندکارانێکە
یعنی ئەمە بەرپرسی ناوەندەکانمان هەیە لەناو خۆپشاندانەکان ئەندام و کادیرانمان هەیە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پاڵپشتی و سەرخەری خۆپشاندانەکانن و ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داوا ڕەوای خوێندکاران جێبەجێ نەکات داواکەن لە خوێندکاران بەردەوام لە مافی خۆیان بەڵام بە شێوەیەکی هێمنانە دوور بن لە کاری توندوتیژی هەرچەند هیچ خوێندکارێکمان ئێمە نەبینیوە کاری توندوتیژیانەکات تەنها ئەوەی دەسەڵاتە هیوا خوازێت کە خوێندکاران بەو شێوازە مامەڵە بکەن. زۆر باشە ڕێگەگرتن تا چۆندە وەکو فشارە ژمار دەکرێت لەوەی کەەوە شەقا مەسەرەکیەکان دەگرن قوتابیان بەگشتی خوێندکار هەتا نێتە لوتی وەروانێتە کە لەسەر نەتەقێتەوە کە جام کەپڕ بوو لێ ئەڕژێ خوێندکارش کەپڕ بوو لێ ئەڕژێ ناچارە دەستبا بۆ وەسیلە گرنگەکانی ڕۆژ کە بۆ نمونە ڕێگەگرتنی هاوڵاتیانە کەەوەش مافێکی خۆیانە بەڕای ئێمە و داواشان لێ ئەەکەین بە شێوازێکی هێمنانەتر لەوەی هەیە مامەڵەکەن لەگەڵ بارودۆخەکە و پشگیریشانە بین ئێمە بە هەمیشەی. زۆر باش ئەگەر وەڵام نەدرێنەوە ئێوە وەکو ڕێکخراوەکانی تایبەت بە قوتابیان وەڵامتان چی دەبێت بە تایبەتی بازەوە دەکرێت ئەمڕۆ کۆبوونەوە ئەنجومەنی وەزیرانە بێت لەسەر ئەم پرسە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ بڕیارێکی یەکلاکەرەوە بات سەبات بە ژیانی قوتابیان و داواکەین لە هەموو ڕێکخراوە قوتابی پیشەیەکان پشتگیری خوێندکاران کەن و بێنە پاڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە هەمووی بە یەک دەنگ داوا بکەین کە دەرماڵە و مافی قوتابیان بگەڕێنرێتەوە نەک دەرماڵە بەڵکو خراپی بە شەناوخۆیەکان و هەروەها سیستەمی زانکۆ بە حزبیکردنی چاوسورکردنەوە لە خوێندکار و قوتابی بێبەشکردنیان لە خوێندن ئەمانە ئێمە هەموو شێوەیەک ئیدانەیەکەین و ئەگەر لە ئەگەری جێبەجێنەکردنی مافەکانیان و ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵوێستی توندبانە بێت و داواشەکەین لە خوێندکاران بەردەوام بن لە خۆشانە. کاتێک کە توێژێک خۆپیشاندان و ناڕزایەتی دەردەبڕێ بەرامبەر بۆی مافێکی پێشێل کراوە ڕێکخراوە هاوپیشەکان کە دێن پشتیوانی دەکەن تا چەندە گرنگە ئەرکیانە پشتیوانی بکەن و تا چەندە گرنگە وەکو فشار بۆی کە وەڵامی داواکاریەکانیان بدرێتەوە. خۆی دروستکردنی ڕێکخراوی پیشەی یاخۆ ڕێکخراوی قوتابی لە ئەساسا بۆ پشتگیری پشتیوانی لە مافەڕاوەکانی خوێندکاران و قوتابیانە بە هەموو چینە توێژەکان و هەم لە بنەڕەتیوە هەتا ئەگاتە قۆناغی زانکۆ و تەواوکردنی ئێمەش بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان گرنگە پشتیوانی لە خوێندکاران و سەرجەم قوتابیان بکەین کە ئەوان وەکووتمان مافیکە ڕەوای خۆیانە و پێویستیشە ئەو بەناو ڕێکخراوانەی ترکە هەن هەرێکی و سەر بە حزبێکی دەسەڵات بۆ تۆ باوەڕت وایە ئەوانی تر پشتیوانیان نەکردووە وەکو ئێوە؟ بەڵێ ئێمە ڕێکخراوی بۆمە ڕێکخراوە قوتابیەکانی سەر بە دەسەڵاتمان هەیە بە وشەیەکیش پشتگیری خوێندکارانیان نەکردووە یاخود تەنها بە بەیاننامەیەکی ڕۆتی نیش پشتگیری خوێندکاران نەکرد چ جای ئەوەی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ئەرزی واقعا پشتگیری و پشتیوانی خوێندکاران بکە ئێمە بەدەر لەوەی کە لە ناو ئەرزی واقعین و پشتگیری پشتیوانی خوێندکارانەکەین ئێمە دەستگای ڕاشەمان هەیە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەی پەنامان هەیە پرۆژەی تەمامان هەیە کە ئەمانە مانگانە موچەمان بۆ خوێندکاران بڕیوەتەوە بە هاوکاری خێرخوازان هاوکاریانەکەین جلوبەرگ و پێداویستیان بۆ ئۆکڕین موچەی مانگانەشیانە دەنی بەڵێ وەکو دەستگای ڕاشەمان هەیە ئێمە پرۆژەی پەنا و تەمامان هەیە بەم شێوازانە لە ڕێگەی ئەم پرۆژانەوە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان موچەی مانگانیان پێدەین بۆ خوێندکارە قوتابیانی کە کەم دەرامەتن یاخود توانای دابینکردنی بژێوی ژیانیان نیە. زۆر باشە کاتێەوە مادام دەستباری قوتابیانن لەو کاتانەی کە پێویستەکە لە ڕووی داراییەوە ئێسش داوای ئەم داراییە دەکرێت واتە ئێوە گەر خۆ موچەشتان بۆ قوتابیەک بڕی بێتەوە ڕەنگە 100,000 زیاتر نەبێ بەڵام تا چۆندە گرنگە ئەم 100,000 بدرێتەوە بە قوتابیان هەم ینی سەرشانی ئێوەش سووکەکەوە هەم ئێوە توانن بپەرژێنە سەر هەندێک قوتابی دیکەش کە ڕەنگە وەزەیان خراپتر بێت. بەدڵ نییە ژماری خوێندکاران هەرێمی کوردستان ئەوەندە زۆر نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت ئەو دەرماڵەکەمەی هەیە بۆیان بڕێتەوە. ئەو دەرماڵی هەیە تەنها 100,000ێکە بۆ زۆر خوێندکار هەیە کە ئەگە کلێنێکی گەوری بۆ پڕنەکاتەوە بەڵام کلێنێکی بچووکی بۆ پڕکاتەوە خوێندکار هەیە بە چەند مانگ ئەو کە بینی ئەبیستین ناتوانێت بڕاتەوە بۆ شارەکەی خۆی لەبەرەوەی کرێکی زۆرەدا بە حەق ڕێگەکەی خوێندکار هەیە جلی هاوڕێ برادەرەکانی نەشوات یاخود قاپەکان نەشوات یاخود توانای ئەوەی نییە لەگەڵ هاوڕێ و برادەرەکانی خۆی بڕاتە دەرەوەی زانکۆ بە شێوازێک لە شێوازەکان کاتێکی خۆش بەسەر بەرێت لەبەرەوەی پارەی پێ نییە لەبەرەوەی بژێنی ژیانی دابین ناکرێت بەڵام ئەم 100,000 ئەگەر بۆ خوێندکاران ببڕێتەوە وەکو موچەیەکی مانگانە پێیان بدرێت کلێنێکی باشی خوێندکاران پڕکاتەوە و ئەبێتە هەوێنی ئەوەی کە خوێندکارەکە بیر لە
دابینکردنی بژێوی ژیانی نکاتەوە بەڵام ئێستا ئەبینی خوێنکار سەرڕای ئەوەی کە هەموو خەیاڵ و ئاواتی لای ئەوەی کە ئیشێکی باشی دەستکەوێت لەگەڵ زانکۆکەیە یەک بگرنەوە و خوێندنەکەی پێتاوەکە سەرباری ئەوانش بینی خوێنکاران لە هەرێمی کوردستان پاشتاواکردنیان دانامەزیێن تەنانەت حەماڵیشان دەست ناکەوێت کرێکاریشان دەست ناکەوێت سەرڕای تاواکردنیان بەڵکو ئەو ئەمان ئەم گەلێک هۆکارانە وای کردووە کە خەڵکی بەلێشا و ئەو گەنجانێکی ئێستا هەن ڕووبکەنە وڵاتانی ئەوروپا. کاگەیوب وەزعی قوتابی ئەوەندە خراپە ئێستا کە دەڵێ قاپ بۆ هاوڕێکانی دەشوا لە بەشە ناوخۆی بۆی کە شتێکی پێ بدرێت یا جلی بۆ دەشوا بە دڵنیاییەوە خوێنکار هەیە لە تاو نەبوونی و نەداری وازی لە خوێندن هێنا چ جای قاپ شۆردن خوێنکار هەیە لە سەرەتای ساڵ و تا کۆتایی ساڵ تەنها 2 دەستجلی لەبەرا بووە چونکە ئەمانە لەبەر چی لەبەرەوەی خوێنکار توانای دابینکردنی بژێوی ژیانی نییە خوێنکار لە بەچی بژێوی ژیانی دابینکار لە کاتێکا کە ئەبینێ باوکی ئەگەر موچەخۆر بێ موچەی پێ نادرێ باوکی ئەگەر کرێکار و کاسب بێ لە بازاڕە هەلی کار و ئەوە نییە ئێمە تەنها ئەوەمانەوێت لەو کوڕێکخرای قوتابیانی کوردستان کە ئەو بەڵێنە قەبە و زلانی کە حیزبە دەسەڵاتدارەکان بە میلەتیان داوا بەگشتی جێبەجێکەن وەکو بۆ منە هەلی کار و خزمەت و ئەو بابەتانە هەلی کار ئەبینی کە ئەبینین هەلی کار جێبەجێ ناکرێت خزمەتەکانەوە خزمەتەکەیە بە خەڵکی ئارامیەکانەوە ئەو ئارامیە کە هێزە ئەمنەکان پەلاماری خوێنکاران و قوتابیانە دەن بە شەق لیانە دەن بە زلە حتا خوێنکار هەبووە بۆ نمونە گازی فەرمێسڵش بەرسەری کەوتووە بە تەدەقڵ زیاتر لە 10 دقە دووراوەتەوە بێهۆش بووە خوێنکار هەیە یعنی لە دۆخێکی ناهەموارە بریندار بوو بردوانە بۆ خەسەخانە تەنان لە خەسەخانەکانیش نەخۆشخانەکانیش تیمار نەکراوە. زۆر سپاس بۆ بەڕێز ئەیوب سلێمان بەرپرسی ناوەندی شارەزۆری ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاس لەوەی کە میوانمان بوویت زۆر سپاس دەکەین. بەڵازدان دەچینەوە سەر ڕووماڵی ناڕزایی و خۆپشاندانی قوتابیان وەک ئاماژەمان پێکرد لە گەرمیان لە دەربەندی خاند لە هەڵەبجە و هەروە لە شارەزور و لە سلێمانی خۆپشاندان دەستی پێکردووەتەوە لە هەولێر بە پێی زانیاریەکانمان کە پامنێرمان لەوەیە لە هەندێک زانکۆ بە تایبەت زانکۆی پزیشکی و لێر خۆپشاندان دەستی پێکردو بەڵام هێزانیەکان ڕێگە نادن قوتابیان بێنە دەرەوە لە هەمان کاتیشدا هەڕەشە لە ڕۆژنامەنووسان دەکەن لە گواستنەوە ڕووماڵی ناڕزایەتیەکان ئێمە دەچینە چەمچەماڵ لەوێش دیارە ناڕزایەتیەکان هەیە لای پامنێرمان جەلال جەباری جەلال سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لای تۆ چین ئایا لەوێش خۆپشاندانی زانکۆ پەیمانەکان دەستی پێکردووە؟ بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش دیارە بۆ ڕۆژی چوارەم لە سەریەک هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچەکانی دیکە هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە سەنتەری قەزای چەمچەماڵ بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن و گردونە و خۆپشاندانی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان بەردەوامی هەیە من ئێستا لە بەردەم زانکۆی چەربووم لە قەزای چەمچەماڵ دیارە ئەمڕۆژ هاوشێوەی ڕۆژانی تر بەشێکی زۆر لە قوتابیانی زانکۆکە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و درێژەیان بە ناڕزایەتیەکانیان داوە من بۆ داواکارەکانیان ڕاستەوخۆ چمە لای خۆیان کاکە سڵاوت لێبێ ئەگەر بێت ئێرە پێم بڵێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم وەزعی خوێندکار لە ئێستاە چۆنە وە سەرەکیترین داواکاری ئێوە لە ئێستاە چیە؟ سەرەتا بەخێر بێن بە خێراتنی کەناڵی پەیام بگەین بۆم گربوونەوەی ئەم دیمەنانەی بینن گربوونەوەی خوێندکارانی زانکۆی چەرم و پەیمانگای وەرچی چەمچەماڵ پەیمانگای تەکنیکی چەمچەماڵە ئەمان جێمە لەم کۆبنەوە تەنها دەرماڵە نییە ئەمە ئەمانەوێ ئەو نەقسەی کە لە حکومەتە هەیە ئاڕاستی حکومەتی بکەین ئەو حکومڕانیە ناچەند دروستەی کە ئێمە گەیاندوە بە مەزعە ئێمە گەیاندوە بە مەزە و ئێمە کردوێتە ئەم بارودۆخەوە ئەمانەوە پێیان بڵێن ئێوە چیتان بە ئێمە کرد ئێمە هەڵوێسمان وەرگرتووە داوای لە خەڵکەکەمەوەی لێرەوە لەم کەناڵەوە ئێمە بینی و دانیشتوی شاری چەمچەماڵە بێ لەگەڵمانە بەشدار بێ ئەو ئامان جێمێ لە خۆپشاندانەکە بەتابەتی لە بەشە ناوخۆیەکانە ئایا تا چەند خزمەتگوزارە سەرەتایەکانی بۆ دامین کراوە لەگەڵەوەی کە دەرماڵیشتان پێ نادرێت خوێندکارانی داخلی کێشی کارەبانە کێشی ئاوی خاوێنیان هەیە ئەوەی من ئاگادارم بەهۆی ئەوەی ساڵە خوێندنمان دووەکە 5 ساڵە من لەم زانکۆم خوێندکارانی داخلی لە نزیکەوە ئاگادارم کە تەواوی ئەم 5 ساڵە کێشی ئاوی خاوێنان هەبووە یعنی حکومەتێک لە ماوەی 5 ساڵە نەتوانێت ئاوی خاوێن بۆ خوێندکارەکانی داخلی دابینکە ئەبێ من چاوەڕێی چی لێ بکەم وەکو دانیشتوویەک گەڵاو من لەگەڵتان بەردەوامە بم ئەگەر بیت هەیەرا وەکو خوێندکارێک ماوەی 4 ڕۆژە لەسەر شەقامن هیچ لایەنێکی فەرمی بەدەمتانەوە هاتووە نەک لایەنی فەرمیتان سەرۆکی زانکۆش نەهاتووە بەلامانەوە ئێمە خوێندکارین داواکاریمە لە ئێستاە دەرماڵەیە بۆی بتوانین خوێندنمان بەردەوام پێ بێت و پیرۆستەکان پڕ بکەینەوانە بەبێت دەرماڵە ناتوانین خوێندن بەردەوام بکەین خۆپشاندان بەردەوام بێ هاوڵەکانمانە لە داخلی سلێمانی و ڕاپەڕین هەمووین داخلیان پێچەڵ کراوە خەتەکان ئینتەرنێت ڕاگیراوە خۆپشاندان ڕاناوەستێ هەتاکو دەرماڵەمان پێ بۆ خەرج دەکەن بە شێوەیەکی گشتی لە ئێستاە چۆن
دەرماڵە خۆپیشاندان باشە شەنە سێ باشەوە دەرماڵە تا ئێستا جەنگێکی نییە ئەنجومەنی وەزیران ئەڵێ من بودجەنیە تاکو خەرجی بکەین بەڵام هەیە ئێمە خۆشەدەن بەرداوام بێت تاکو دەرماڵمان دابش ئەکەن و دەرماڵمان پێ دێت بۆی خوێندنەکەمان بەرداوام بکەین و تێسکەین بەپڕکەینەوانە لە ڕۆژانی ئایندا بەردەوام بێ خۆپیشاندان بەرداوامە بێ ئێمە ڕاناوەستین هیچ زانکۆیەک ڕاناوەستێ هەتاکو دەرماڵمان پێ بۆ خەرج دەکەن هەتاکو دەرماڵە وەرنەگین ڕاناوەستین ئەگەری چێکی ترتان بێنە ئێرە قسەی ئێوە وەرە ئێرە کاکە قسەی تۆ وە خوێندکارێک چییە؟ بەڵێ ئێمە وەکو خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان هاتین داوای مافی خۆمانەکەین کە ئەویش مافی دەرماڵەیە ئێمە چەند ساڵە ئەم مافە مافێکی کاتیە تەبعەن ئەمە مافێکی سەرەکی نییە مافی سەرەکیشمان خوراوە بۆ نمونە خوێندکار کە دوای تەواوبوونی زانکۆ پەیمانگەکان دانامەزرێ ئەم مافە زۆر سەرەکیە ئەنی ئێمە گەر لەم مافانە بێدەنگ بین حکومەت ناوەستە لە مافەکانی دی ئەوانی تریشە خوات ئەم حکومەتە ئاوایە ئەگەر مافێک ئەن ئێمە بۆستین لە داواکردنی مافە ئەسڵ مافێکی تێخۆن بەڵام ئەگەر داوای مافە بکەین ئەوە لەوانەیە هەم بیری لێ ئەەکەنەوە و هەمیش دەبێت بیر لە مافە سەرەکیەکانی بکەنەوە داوا لە خوێندکارانەکەم هەر بۆ مافە بۆ مافی دەرماڵە خۆپشاندان نەکەن هیوادارم بۆ مافە سەرەکیەکانیش بەردەوام لە خۆپشاندان دەستە خۆش بێت کاک جەلال ئەوە وتەی بەشێک بوو لە خوێندکارانی زانکۆی چەرمە و پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ و پەیمانگای وەرشی چەمچەماڵ کە دیارە وەک ئاماژەم پێکرد بۆ ماوەی 4 ڕۆژە بەردەوامن لە دەربڕینی ناڕزایەتیەکان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن و باستەوە ئەکەن تا ئەوەی وەڵامێکی جددی وەرەگرن لە دەربڕینی ناڕزایەتەکانیان بەردەوام دەبن بەڵێ من ئەگەر ڕێمەوە لای ئێوە زۆر سپاس بۆ پەیامێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بۆی سپاس بۆ زانیاریەکانت. دەستگای خێرخوازی بەخشین وەک هەمیشە لە هەموو شوێنێک لە هەر شوێنێک فەقیرێک و هەژارێک هەبێ دەستی خێرخوازی خۆی دەگەیەنێتە لای لە ناوچەی ڕواندز لەم کاتەیە لەم سەرماوسۆڵەی کە ئیدی وەرزی سەرماوسۆڵەوە دەست پێ دەکات دەستی خێرخوازیەکەی گەیاندووەتە ئەوێ و نەوتوی سپی بەسەر هەندێک خەڵک دابەش دەکات. ئازاد ئۆمەراوایی ڤیتیەکی بۆ ئامادەکردوین پێکۆبینەرەوە ڤیتیە دەبین کە چۆن دەستگای خێرخوازی بەخشین نەوتی بۆ هاوڵاتیان دابین کردووە. دەستگای خێرخوازی بەخشین لە چوارچێوەی چالاکیەکانیدا و بەهۆی هاتنی وەرزی سەرماوسۆڵە لە قەزای ڕەواندوز 15 ملیۆن و 400 هزار دیناری بۆ کڕینی نەوت بەسەر 77 خێزانی کەم دەرامەت دابش کرد کە هەر خێزانەی بڕی 200 هزار دیناری بەرکەوت. بە ناوی دەستگای بەخشین ڕواندز هەستین بە دابشکردنی هەندێک یان بڕکپارە لە وەرزی سەرماوسۆڵ کەم دەرامەت قەیران نەبوونی موسە و دار و نەوت و کەناوسەکەن زۆر سادە بەسپاس بۆخوا تا ئێستا بەو شێوەی سەرمادانە هاتیە کابرایەکی موسڵمانی بەخشندە خێرومەند 77 ناوی داینێ بە بڕی هەریەکی 200 هزار دینار کە بیاندنی ئەو خەڵکە هەژار و کەم دەرامەت و نەبووە. ئەمەش هەر لە وەرزی سەرماوسۆڵان خەڵک نەوتی پێ ناکردن نەوت بەرمیلی بە 170 هزار دیناریە و ژینگەش لە ناگەڕێت داروباری ببڕن و دار و شتەکە لە شاخەکان هەیە هەم شتێکی جوانە بەس مادەم جوانەکەی بانەبنی بداتە خەڵکی و نێش ناشداتەوە نەوتیش لە بازاڕی گرانە ئەمە هەستین بە دابشکردنی ئەو بڕەپارەیە بۆ ئەوەی کەمەک لە ئێش و ژان و معاناتیان کەم بکاتەوە. ئەم هاوکاریانەی دەستگای خێرخوازی بەخشین بۆ خەڵکی کەم دەرامەتی ڕەواندوز مای دڵخۆشی هاوڵاتیان بوو سوپاسی ئەو بەسەرکردنەوەیان کرد کە بەخشین هەمیشە لانەی هەژاران بووە. دەستان خۆش بێ بەڕاستی ڕێکخراوەکان بە تایبەتی ڕێکخراوی بەخشین یەکە لەو ڕێکخراوانەی کە بەردەوام هاوکاری چینی هەژارێکە ئەو چینی کە پشت بێ خراوە لەلایەن حکوومەتەوە بە زۆرێکە ئاوەڕێ نەداتەوە. زیانەکردنەوەی چینەکان لەلایەن حکوومەتەوە چینی دەوڵەمەند و چینی هەژار ئەو یەکێ لە کێشە و گرفتەکانی حکوومەتە کە بەڕاستی چارەسەری بوو نەدۆزرێتەوە. ڕێکخراوەکان ئەم بۆشایان پڕ کردوێتەوە. ڕێکخراوی بەخشینیشی کە لەوانەی کە بەردەوام هاوکاریکە من یەکێکم لەوانەی کە بەردەوام سودمەند بوومە لە هاوکاریەکانی ئەم ڕێکخراوە. لە وەرزی زستانیش بۆ نمونە ئێستا شوێنێکی وەکو ڕواندز جوغرافیایشی سەخت و شاخاوی ناتوانی بە بەرمیلێک نەوت ئەم زستانە بەڕێ بکە. ڕاستی شتێکی تریش بار قورسایی خستەوتە سەرشانی پێوەری زیرەکی کارەبا کە پێشتر خەڵکی هەژار سودمەند ئەبوو لە ئامێرە کارەباییەکان ئێستا ناتوانێت ئەمەش بەکاربێنێ بۆیە هەموو جەختێکی لەسەر نەوتە نەوتیش ناکردرێ بە چینی هەژار ناکردرێ. بۆیە ئێمە وەکو چینی هەژار چینی کەم دەرامەتەکان بەڕاستی سوپاسگوزاری ئەم ڕێکخراوەین دەستیان خۆش بێ سەرکەوتوو بن. والله زۆر پێویستە بەڕاستی لەبەرەوەی خەڵک فەقیرە کەسابەت نییە معاش بەدوو مانگە جارێکی معاشێنە خەڵکی دووەمینیش ئەو خەڵکە مەسەلەن هەمووی بێ کەسابەتە مەبرێ مەدرسێ وشی حسابی فەقیر فەقەرانی ناکە هەر
هەر لۆ دەڕۆمە دەکەی دەکە هەر لۆ ئۆکەی بازرگانەکان دەکە زۆر پێویستە یعنی بەڕاستی جێی شانازیە لەسەر لیان بە زیادی بیاڕبی خوا لە دەستا کەم نەکە ینی بەڕاستی لایەشی حکومەتیان لە عالەمێ ئەوە کردیە زەربەست کردیە. هاوڵاتیان بەهۆی خراپی بارودۆخی داراییان لە هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپ ژیان دەگوزارێنن بە تایبەتی لە دابینکردنی سوتەمەنی حکوومەت تەنها بەرمیلێک نەوتی بە هاوڵاتیان داوە کە ئەمەش بەشی وەرزی سەرما و سۆڵەیان ناکات بۆیە هاوکاریەکانی بەخشین بەشێک لەو ئەرکە قورسەی سەرشانی ئەو هاوڵاتیە کەم دەرامەتانەی ڕەواندزی کەم کردەوە. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز. بەڵازیزان دیارە بەردەوام دەبین لە ڕووماڵی ناڕزایی و خۆپشاندانەکان لە دەواازی ڕاپەڕینیش خۆپشاندان دەستی پێکردووە قوتابیان ڕێگای سەرەکی ڕانی چوارقوڕنیان داخستووە لە سلێمانی وە کاماژۆن پێکرد دەستی پێکردووە لە چوارڕێیانی زانکۆی کەمپی ناوشاردا گردبوونەوەکان دەستی پێکردووە. دەچمە لای نێرااومان چیانووری کە لە ناوەندی سلێمانی و ڕووماڵی خۆپشاندانەکانمان بووەکە چیا سڵاوی خوا لەبێتوەم کاتت باش زانیاریەکانی ناو شاری سلێمانی لەسەر خۆپشاندانی قوتابیانی زانکۆ پێمانکان چین بۆمان بگوازەرەوە. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام دیارە ماوەی 4 ڕۆژە خۆپشاندان و ناڕەزایی قوتابیانی زانکۆ پەیمانگەکان لە کوردستان و لە سلێمانی بەتایبەتی بەردەوامە ئێستا لە بەردەم کەمپینۆی پارێزگای زانکۆی سلێمانی گردبوونەوە خۆپشاندان جارێکی دیکە دەستی پێکردوێتەوە بەشێک لە قوتابیان هاتوونەتە بەردەم کەمپینۆی زانکۆی سلێمانی لێرە هوتاف دەڵێنەوە و داوای مافی خۆیان دەکەن کە دەرماڵەیە و داوای باشکردنی بەشە ناخۆیەکانی قوتابیان دەکەن لەلایەن حکوومەتەوە. ئەمە لەلایەکی دیکەوە هەر هێزانیەکان لێرن بۆ ئەوەی هەم ڕێگە نەگیرێ ڕێگەی نێوان سلێمانی کەرکک دانەخرێەوە بەشێک لە خۆپشاندەران لە هەوڵدان بۆی بێنە پێشەوە ڕێگاکە دابخەن بەڵام هێزە ئەمنیەکان ڕێگریان لێ دەکەن و ڕێگە نادرێت بچنە سەر شەقامە ڕئیسەکەی نێوان کەرکک سلێمانی. ئەوەی باسم کرد ئێستا کەمپی نوێی زانکۆی سلێمانیەوە لە بەردەم کەمپەکە خۆپشاندان و گربوون و ناڕەزایی هەیە خوێندکاران قوتابیان هاتوونەتە ئێرە داوای مافەکانیان دەکەن هەرچەندە تاکو ئێستا ماوەی 4 ڕۆژە خۆپشاندان و ناڕەزایی قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان لە کوردستان بەردەوامە بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامێکی هەرێنی نەداوەتەوە بۆ ئەوی داواکاریەکانیان جێبەجێ بکرێت یاخۆ ئەو داوای کە دەیکەن باشکردنی بەشە ناخۆیەکانی قوتابیانە یا دابینکردنی دەرماڵەیە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدە هەرچەندێ دەنگۆیەک بڵاو بوویەوە کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیریان بڕیار لەسەر ئەو بابەتە دەدات بەڵام ئەمە چاوەڕوان دەکرێت کە لە کاتژمێری داهاتوودا ئەو کۆبوونەوەی یاخداگەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجام بدرێ بڕیار لەسەر بڕینەوەی دەرماڵەیە باشکردنی بەشە ناخۆیەکانی قوتابیان بکرێ بەڵام تاکو ئێستا قوتابیان لە زانکۆ و پەیمانگەکانی کوردستان چاوەڕێی وەڵامی حکوومەتن و وەکو خۆیان ئاماژەی بۆ دەکەن هەتاکو حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکاریەکانیان نەداتەوە ئەوان لە دەربڕینی ناڕەزایی بەردەوام دەبن هەرچەندە لە شەوی ڕابردووەوە بە بڕیارێک هەم پشووە تا ڕۆژی شەمەوە هەم بەشە ناوخۆیەکانیش ئیجبار کراون کە بڕۆنەوە بۆ ناوچەکانی خۆیان لێرە نەمێنن لە بەشە ناوخۆیەکان تا ڕۆژی شەمە لە ڕۆژی یەکشەمەشەوە تاقیکردنەوەکان دەست پێ دەکات ئەمەوا دەکات کە خۆپشاندان و ناڕەزایی قوتابیان بنبنێتەوە نەتوانن خۆپشاندان بکەن لەبەر ئەوەی تاقیکردنەوەکانیان دەست پێ دەکاتەوە بەڵام ئەمە شەروای نەکردووە ناڕەزایەکان بەردەوام نەبن ئەمڕۆ شۆکو باسم کرد ناڕەزایەکان لە بەردەم کەمپینۆی پارێز زانکۆی سلێمانی بەردەوامەوە داواکاریان هەیە و تاکید لەسەر داواکاریەکانیان دەکەنەوە. زۆر باشە چیا سپاس بۆ زانیاریەکانت سپاس دەکەین دەچینەوە لێر لای پەیامنێرمان ئیدریس مەحەممەد ئیدریس سڵاوی خوا لەبێت زانیاریەکان لای تۆچین باز لەوە دەکرێت ڕێگری دەکەن لەوەی کە ڕووماڵی ناڕزایی و خۆپشاندانی قوتابیان بکەیت. سڵاوتان لێبێتوم کاتتان باش ئەمڕۆ سەر لە بەیانی ئەمڕۆ ناڕزایەتی قوتابیان دەستی پێکردەوە هەم لە ناو زانکۆی پزیشکی هەولێر و هەمیش لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژنی و زانستی لە ئێستادا ناڕزایەتیەکان بەردەوامی هەیە هەرچەندە دەستگا ئەمنیەکان سەرەتا بە ئێمە یاوت ئەگەر ئێوە لێرە بمێن و یاخۆت بەردەوامی با ڕووماڵەکە بدەن ئەوە ئێمە دەستگیرتان دەکەن یاخۆت کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانتان لێ دەستێنین من دەمەوێت بۆ داواکردنی قوتابیان بەشێک لەو قوتابیانەکەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگریان لێ دەکرێت لەوەی
کە هەم بستنە ژوورەوە ئەو قوتابیانێکەوە لە کات یاخود تۆزێ درەنگتر لە کاتی داوام چوونەتە ژوورەوە یاخود ئەو قوتابیانێکەوە لە ژوورەوە گر بوونەتەوە بێنە دەرەوە هێز ئەمنیەکان ئەو بربەستیان گرتووە واتە دەرگاکەیان گرتووە ڕێگە نادەن هیچ کەسێک نەبێت سە ژوورەوە نەبێتە دەرەوە تەنانەت هێنانی مۆبایل یاخود دەرهێنانی مۆبایلیش وەکو خۆیان باز دەکەن ئەمریان پێ کراوە مۆبایلەکانیان لێ بستێنن من دەمەوێت بسم لە یەکێک لە قوتابیانێکەوە قوتابی زانکۆی پزیشکیە لە هەولێر سڵاو لێ بە قوربان ئێوە ئەم گربوونەوەتان بۆچی کردووە و دەستگا ئەمنیەکان بۆچی ڕێگەتان لێ دەگرن واللهی گربوونەوەکەی ئێمە وازح و دیارە داوای مافی خۆمانەکەین داوای مافێکەکەین کە 6 ساڵ لێمان خوراوە داوای دەرماڵی خۆمانەکەین ئەوە خەتای خۆشمانەکە تا ئێستا دەرماڵەمان پێ نەدراوە چونکە 6 ساڵە داوامان نەکردووە ئێستانەکەش داوای حەقێکی ڕەوای خۆمانەکەین کە دەرماڵەیە بەڵام وا دیارە نازانم بەچی چەق و چێش و بە شەڕفرۆش لێمە گەیشتون ئەو هێزی هەموو هێزی ئاسایش و پۆلیس و تەرتیباتیان خڕکردوێتەوە چیە تێناگەم ئیدی ئێمەش بۆچی ڕێگریتان لێ دەکرێت لێرە لە دەرگاکە بچنە ژوورەوە یاخود بێنە دەرەوە ڕێگریمان لێکرالەوەی بچینە ژوورەوە بوو بەشداری خۆپیشاندانەکە بکەین بە هەمان شێوە ئەوانەی کە لە ژوورە خۆپیشاندانەکەن ڕێگریان لێ بکراکە بێنە دەرەوە بەداخەوە نازانم یعنی هیچ شتێکمان نەکردووە بێجگەلەوەی داوای حەق و مافی خۆمان کردووە ئەوەی ئێمە ئەیکین حەقێکی شەرعی خۆمانە هەڵسکەوتی دەستگامیەکان لەگەڵ قوتابیان لەگەڵ ئێوەمانان چۆن بووە تاوەکو ئێستا هیچ کردەوەیکی توند و تیژی ڕووی نەداوە بەڵام وەک گوتم ڕێگریان کرد لەوەی بچینە ژوورەوە ئێستاش ڕێگری لەو جەماعەتی ژوورەوەکەن کە بێنە دەرەوە دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم بەڵێ تا ئێستا گربوونەوەی قوتابیان بەردەوامی هەیە وەکو دەبیندرێت ئەگە هاوکارم یارمەتی دەرم بێت هێزێکی زۆری ئەمنی لەم شوێنە جێگیر کراوە کە ڕێگە نادرێت قوتابیان بستنە ژوورەوە و هێز ئەمنیەکە چاڵاکی مەدەنی و هێزی ئاسایش و پاسەوانی زانکۆ هەمویان لابەر دەم دەرگاکە وەستاون دەرگاکەیان داخستۆ بە ڕووی قوتابیان ڕێگە نادەن ئەو قوتابیانێکەوە چونەتە ژوورەوە یاخود لە ژوورەوە گرد بوونەتەوە بێنە دەرەوە و ئەوانەشیکەوە لە دەرەوەن بۆ مەبەستی بەشداریکردن لە خۆپیشاندانەکان بستنە ژوورەوە ناو حرەمی زانکۆ بۆیە تاوەکو ئێستا خۆشبەختانە هیچ گرژی و شێوەیەک لە نێوانی دەستگا ئەمنیەکان و قوتابیان ڕووی نەداوە تاوەکو ئێستا قوتابیان لە ژوورەوە تەنها بە وتاوتنەوە و بە بەرزکردنەوەی دروشمە جیاوازەکان داوای دەرماڵە دەکەن داوا لە وەزارەتی خوێندنی باڵەت و ژنەوەی زانستی دەکەن کەەوە دەرماڵەکانیان کەەوە ماوەی 8 ساڵە وەستێنراوە بۆیان بژێڕدرێتەوە بەڵێ شەیدی سپاس بۆ زانیاریەکانت دیارە بابەتێکی ئاساییە لەوەی کردبوونەوەی هێزی ئەمنی لە هەولێر لە بەردەم زانکۆ و پەیمانەکاندا بۆی کە خۆپیشاندان ساز نەگرێت گەر لە هەولێر شەق لە مامۆستا هەڵبدرێت و لە سلێمانی شەغلەکە لەسەری قوتابی بە دڵنیاییەوە سبەی ئەگەر خۆپیشاندانەکان فراوانتر و بەهێزتر ببن بە دڵنیاوە کار دەکاتە تەقەکردن بەسەر خۆپیشانداندا وەک چۆن حەرەبی زانکۆ شکێنراوە دەشکێنرێت سپاس بۆ زانیاریەکانت دیدریس بەڵازیزان بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆی کە بینەرمابوون تا سبێنە پێتان دەکەینەوە ماڵچانەوە خواتان لەگەڵ